بەناوی خۆی بەخشندە و میرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز خۆشحاڵی لە بەرنامەی کینوی پامی ڕۆژدا لەگەڵ هاوکارم کاک جەلالاتین و خزمەتان بۆ هیوای ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێ بێت ئازیزان و خۆشەویستان بۆ هیوایی کە هەمووتان لا تەندروستێکی باش و ساق و سەلامەت بن دوور بن لەم پەتاوەرزی و بەتایبەتیش کۆرۆنا. بابەتەکانی پامی ڕۆژی ئەمڕۆمان تەوەریەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە ئایا خوێندکارانمان لە ڕووی دەرونیەوە تا چەندە ئامادەن بگەڕێنەوە ناو هۆڵەکانی خوێندن بەتایبەتی لەلایەکەوە بایکۆت ڕاگەیەنراوە ئەلبەتە توانە بڵێم لە دەڤەری سلێمانی و گرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە. لایەکی دیکەوە بەرپرسانی پەروەردەی سلێمانی دوێنێ لە بەیاننامەیەکە داوا لە مامۆستایان دەکەن کۆتایی بە بایکۆت بێنن هەم پۆلی 1 و 2 بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن و هەوانی دیکەش بە شێوازی ئەلەکترۆنی بە دەست بە خوێندن بکرێنەوە. بەڵام ئایا هەرچەندە تا ئێستا وەڵامێکیان وەرنەگرتوێتەوە لەلایەن دانەخوێندیارەکان، بەڵام ئایا لە ڕووی دەرونیەوە خوێندکارانمان تا چەند ئامادەن بۆ ئەم وەرزی نوێی خوێندنە یان ساڵی نوێی خوێندن کە لەلایەکەوە بایکۆت و لەلایەکی دیکەوە باردۆ خێرینی کوردستانە خوێندن لە ڕووی کۆرۆنا و ئەلەکترۆنیەوە بەم شێوازەیە. بەڵێنەران عزیز لە تەورەی دومی بەرنامەکەماندا باز لە پەرتووکێک دەکەین کە باز لە تیرۆ و عەشیرەتەکان لە هەرێمی کوردستان دەکات و باز لە مێژویان دەکات و باز لە دروستبوونیان دەکات کە نووسەر توانیوێتی لە ڕێگەی ئەم کتێبەوە پەرتووکێکی لە دوو بەرگ بێنێتە نێو کتێبخانەی کوردیەوە لە بەرگی یەکەمیدا باز لە عەشیرەت و تیرەکان دەکات لە هەرێمی کوردستاندا و لە بەرگی دومیدا باز لە کێسی سادا دەکات لە هەرێمی کوردستانەوە باز لە ڕەچەڵۆکی بنەماڵەی لە هەرێمی کوردستان دەکاتەوە لە ڕێی سیاسی کۆمەڵایەتی پاچەند ئەم دەماڵانە پێکەوە توانیویانە هاوکاری یەکتر بن و بۆ زیاتر ئاشناکردنینەوەی نوێ بە مێژووی عەشیرەت و ڕەچەڵەک و شێخەکانی هەرێمی کوردستانەوە گرنگێکی زۆری پێدا. دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا با بزانین لەگەڵ هاتنی وەرزی سەرما بەرەبەرە لەکانی گەرما چۆن نزم دەکەنەوە.
وڵێ بینەران عزیز دەچین لای تەوریەکەمی بەرنامەکەمان کە باز لە دۆخی دەرونی قوتابیان دەکەین لە ئێستادا بۆ پێی کە بەشێک لە خوێندنگاکان لە هەرێمی کوردستاندا بایکۆتیان نەکردو و دەستیان کردو بە خوێندن و بەشێکی دیکەیان بەهۆی بایکۆتی مامۆستایانەوە خوێندنگاکانیان داخراوە. ئەمەش دۆخی دەرونی لەلایەن قوتابیان بەرەو ئاڵۆزی دەڕات دەبینێت کە هاوڕەکانی لە چەند قوتابخانەیەکی دیکە لە قوتابخانەکاندا بەڵام خۆی ناتوانێت بخوێنەوە. زۆرێک لە ئێستا لە هەموو ماڵێکدا چەند قوتابێکی تێدایە و زۆر جار هەمویان نەڵێنەوە کەی دەست پێ دەکاتەوە کەی دەچینەوە خوێندنگاکان. مامزانین دۆخی دەرونی قوتابیان لە چه ئاستێکدایەوە ئەم ڕووداوانەوە ئەم بایکۆت و نەکردنەوەی خوێندنگاکان تا چەند کەریگەری دەبێت لەسەر دەرونی قوتابیان لەگەڵیشیدا خوێندنی ئۆنلاین ئایا ئەمەش شێوازێکە لە شێوازێکی نوێ لە هەرێمی کوردستان زانین تا چەند کاریگەری دەبێت لەسەر دۆخی دەرونی قوتابیان. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە ئەستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز مامۆستا کامران فاتح ڕاهێنەری گەشە بەدانی مرۆیی مامۆستایان زۆر بەخێر بێت. سپاس کە میوانی بەرنامەکەمان. مامۆستا لە ئێستادا دەبینین کە خوێندنگاکان بەشێکی زۆریان داخراون بۆی بایکۆتی مامۆستایانەوە. ئەمەش دۆخێکی خراپی لای دەرونی قوتابیان دروست کردو. ئەمە چ کاریگەریەکی دەبێت دواتر بۆ پرۆسەی خوێندنیان؟ بەناوی خۆی گەورەمی هەرەبان دەستان خۆش بە سپاس بۆ میوانداریەکەتان. ئێمە زانین لە ڕووی دەرونیەوە هەر شتێک کاتی خۆی بێت ئەو مرۆڤە ئەگەر بێت و ئەو شتەی پێ نەدرێت حتمما لە ڕووی دەرونی بێتاقەتە بێ. وەکو چۆن ئەگەر بڵێن کەسێک برسیەتی ئەگەر لە کاتی خۆیان خۆراک نەخوات حتمما لە ڕووی دەرونی نەئارامە بێ بێتاقەتە بێ بۆ چکە لەم کاتەیە برسیەتی و پێویستی بە خواردنە. ئێمە ژەوە زانین کە بەڕاستی لە ساڵانی ڕابردوو لە کۆتایی مانگی نوێیە قوتابخانە دەستی پێکردوێتەوە خوێندە دەستی پێکردوێتە بە شێوازێکی یاسایی هەرچەندە لە وڵاتی خۆمانە هیچ کاتێ بە شێوەیەکی ئاسایی هەردەستی پێ نەکردوێتەوە. بەڵام ئەوەی کە گرنگ بێ قوتابخانە کاتێکی دیاریکراوی کە دەست پێکاتەوە لەم کاتەیە قوتابیان خۆیان ئامادەکەن بۆ قوتابخانە هەروەکو چۆن تینی قوتابخانن ئەیانەوە ئایندێکی خۆیان ئایندەی خۆیان دروستکەن. ئەلەم کاتێک کە قوتابخانە ئامادە نابێ لێرەوە چی دروستە بێ؟ لێرە کاریگەری دەرونیەکان دروستە بێت. لێرە ئەوە دروستە بێت کە بەڕاستی قوتابی ئەمەی بۆ دەسەلمێ کە لە وڵاتەیە شتێک نییە بە ناوی خەمخواردنی قوتابی و شتێک نییە بە ناوی ئایندەی قوتابی. کاتێک کە ئەم لایەنە دەرونی بۆ دروستە بێ ئەم قوتابێت و ئۆتۆماتیکی ناتوانێت بە شێوازێکی تەندروست لە ڕووی دەرونی و ئێستاش ئەگەر قوتابخانە دەست پێ بکاتەوە ئێستا بێ هەفتەیەکی کە بێ مانگێکی کە بێ ئەگەر ئەو بایکۆتی کە هەیە بشتێن لێ هەر بە شێوازێکی تەندروست قوتابیان ناچنەوە بوارەکانی خوێن ناچنە قۆناغەکانی خوێندن بۆ چونکە بەڕاستی هەمیشە مرۆڤ ئەو شتانی کە نادیا لە لێی هەمیشە لە ڕووی دەرونیۆنە ئارامە پێی. یعنی ئێستا هەم ئەگەر مامۆستا بێ ئەگەر قوتابی بێ ئەگەر خێزان بێ ئێستاش ئەگەر دەستکرێتەوە بە پرۆسی خوێندن و قوتابیان بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن هەر نائارامە بن بۆ لەبەرەوەی حتمما کاتێک کە سەری مانگ دێت ئیتر کۆتایی ئەوەیە کە موچە نادرێت ئیتر دەسەکرێتەوە بە بایکۆت مامۆسایان داوام ناکەن کەواتە ئەلێرەوە لایەنە دەرونیەکە چییە بێ لایەنە دەرونیەکە نائارامە بێ. حتمما لە لایەنی دەرونیشە بەڕاستی لە لایەنی دەرونی کە نائارام بوو زانستی ژوەرناگیرێ زانستی ژوەرناگیرە چونکە هەموو شتێ لە کاتی ئارامیە دەستکەوتێکی بەدەستێت. یعنی ئەڵێ مرۆڤ ئەگەر بێت و ئەو شتانی کە لە ئارامیا دەستێکەوێت لە نائارامیە هیچ کاتێک دەستی ناکەوێت. کاتێک کە مرۆڤ تووڕە ئەبێت لەسەر حەقێکی خۆی لە ئەسنای تووڕەبوون و بێتاقەتیەکەی دەستی ناکەوێت لە دەستی شێچێ بگرە. بۆیە لە کاتی نائارامیە بەڕاستی مرۆڤ ناتوانێت ئەو دەستکەوتێک کە هەیەی دەستیکەوێت. بۆیە هەر شتێک لە ژیانە ئەگەر بێت و بەنسبەیەک دەستی بکەوێت لە نائارامیە بەڕاستی زانست و زانیاری مێشک و دەرونێکی ئارامی پێویستە. بۆیە بەڕاستی قوتابیان لەم بارودۆخەی ئێستایە مەگەر حاڵەتێکی تایبەت بۆ قوتابیانی بۆ نمە قۆناغی 12 کە ئایندەیەکی خۆیان لێڕوونە کە ئەمە قۆناغێکی دیکەیە. بۆ ئێستا دەکەین ئێستا ئەو داکۆچی کە لەسەر خوێندن هەیە لەلایەن قوتابیانی 12ەوە لە ئاستەکانی دیکەیان نییە. چکە ئاستەکانی دیکە ئایندەیەکی ڕوونیان لا دیار نییە. بەڵام هەموو مستەقبەلی قوتابیانی پۆلی 12 هەمووی بەسراوەتەوە بە چیەوە بەم قۆناغەوە. بۆیە ئەلێرە وەسێکی قوتابیانی 12 لە ڕووی دەرونیە و ئامادەترن لە قوتابیانی دیکە. باشە قوتابیانی 12 ئامادەبوونەکەیان هۆکارەکەی تموحێک و بەستنەوەی ژیانی خۆیانە بۆ قۆناغی خوێندنەوە. بەڵام قۆناغەکانی دیکە
ئەلێرەوە سێرێکی چی دروستە بێ نەئارامێ دروستە بێ ئەلێرەوە پرۆسی خوێندن ئەکەوێتە چیەوە کە دەژێ پرسیارەوە یعنی ئێمە ئەگەر بهێنینە پێشچوای خۆمان ئەم دووسێ ساڵەی کە پرۆسی خوێندن بە شێوازە لە شێوازەکان ئەتوانین پەخراوە ئێستا قوتابیانی پۆلی 1 و 2 3 بنەڕەتی ئێستا زۆرێکیان نەخوێنەوارن چکە زۆرێکی لەوانەی کە ئێستا لە هەندێک لەو شار و شارۆچکانی کە بایکۆت کراوە زۆرێکی بەڕاستی ئاستێکی خوێندنیان بەو شێوازە نیە بۆ چکە هەم مامۆستاکە لە ئاستێکی دەرونی بەرزانە بووە و هەم قوتابیەکەش و هەم خێزانی قوتابیەکەش بەڕاستی چکە ئێمە بمانەوە نەمانەوێت کاریگەری لەسەر پرۆسی پەروەردە تەنها قوتابی نییە تەنها مامۆستا نییە تەنها منهەجێک نییە تەنها خێزان نییە تەنها حکوومەتیش نییە ینی هەموو ئەمانە کۆ ئەبنەوە ئەبێت لە کۆتاییە هەمویان جێ بڕخسێن بۆ شێ جێ بڕخسێن بۆ ئەم منداڵە چکە لە کۆتاییە منداڵ ئامادەی ئەوە نییە خوێنێ منداڵ زۆرینەی ئێستا گە ڕاپرسێ بکە زۆرینەی زۆری لەمە کاتی ئێستەیە منداڵ ئامادەی خوێندن نییە بۆ چکە دەرونێکی نائارامی هەیە ئەی کێ پێویستە ئەم منداڵە ئامادەکە بۆ خوێندن ئەو بنامایانەی کە پرۆسی پەروەردەی لەسەر بنیانراوە ئەوانە شتێن ئەو لایەنە دەرەکیانی کە کاریگەریان هەیە ئەوانە دەسەڵاتە خێزانە مامۆستایە قوتابیەکە خۆیەتی ئەو ژینگەی کە تێ ئەخوێنی یعنی ئێمە ئێستا هیچ لەمانە نابینین بەڕاستی نە دەسەڵاتێکی دڵسۆزە بینین باشە نە ژینگەیەکی پێویستە ئەبینین ئێستش ئەوەشی کە پێی ئەوترێ مامۆستا من حەزەکەم بڵێن نەڵێن مامۆستایان بایکۆتیان کرد ئەسڵ پێم باشە بڵێن مامۆستایان بایکۆتیان پێکراوە چکە هیچ کاتێک مامۆستا ئامادەی ئەو نیە بایکۆت بکە بۆی کە قوتابێکی فێر نەکەن چکە بەڕاستی خۆشترین شت لای مامۆستا ئەوەیە کە دەرس بە قوتابەکە بڵێتەوە قوتابەکەی فێر بێ ئێمە ئێستا چەند ساڵە دەسەڵێن لە قوتابخانە شتێکە شانازی پێ وکەین قوتابێکمانەیە پزیشکی قوتابێکمانەیە ئەندازیارە یعنی ئەتوانین بڵێن ئەم مانایە بگۆڕینەوە بڵێن واتە شێوازی مستەڵەحەکە بگۆڕین بڵێن مامۆستایان ئەسڵەن بایکۆتیان پێکراوە بەهۆی ئەوەی کە مافی خۆی پێناچێت مامۆستا سەربەست دیارە ئەم قوتابیە کە لە ڕووی دەرونیەوە بە شێوازێک ئەسڵەن هەر دەرسەکەشی لەلا سووک دەبێ دوجار چ دەرەنجامێک بە دوای خۆی دادێنێت خۆی ئەوەی کە گرنگە بەڕاستی ئێمە ئەبێ بە تایبەتی لێرە ڕۆڵ شوێنێک هەیە ئەبێ ڕۆڵی سەرەکی ببینێ ینی شوێنێک هەیە کە ئەبێ ڕۆڵی سەرەکی ببینێ ئەم ڕۆڵە لە یاد نەکا چکە ئێمە پێویستە ئەو شوێنش خێزانە بەڕاستی خێزان ئەبێ ڕۆڵی سەرەکی ببینێ لەم پرۆسەیە چکە ئەو ئێمە حکوومەتەکەمانەوە ئەی بینین هەروە بووە لە مێژووە هەروە بۆ ئێستا ئێمە ئەگەر بێت و باو باپیری ئێمەش بێنینە پێشای بهێنین پرسیارێن لە بیانینی ئەم بەرنامەیە هەر دەسەڵاتی لە دەسەڵاتی مێژووی کووردا حکمی کردووە هەر ئابەم شێوازە بووە بەڵامی تر ئەو کاتە لەو چێت داهاتیان نەبووە پاران لە خەڵکسن و ئێستا پارە لە خەڵک ناسن داهاتەکە یەکزن ئەوەی کە گرنگ بێ بەڕاستی ئێستا خێزان گرنگە بەڕاستی ڕۆڵ ببینێ چکە منداڵ لەو قۆناغی خۆیان بەرژەوەندی خۆی نازانێ یعنی ئەو هەر تەنها حەزی بەوەیە کە ژیانی بە خۆشی و بە یاریکردن بانە باتە سەرەوە خێزان بەڕاستی ئەبێ ڕۆڵ ببینێ ڕۆڵی سەرەکی ببینێ ینی ئەمە نەکاتە بیان و بەوەی کە حکوومەت معاشی نایەت یا حکوومەت خوێند قوتابخانەی نەکردوێتەوە نابێ بەڕاستی خێزان هیچ کاتێ پرۆسەی خوێندن لای منداڵەکەی سووکە نابێ پێی وا بێتر خوێندن ئایندەی نەماوە ئەبێ هەمیشە خێزانەکان داکۆکی بکەن لەسەر منداڵەکانیان ئەبێ منداڵ بخوێنێ ینی حتمیە هیچ ڕێگەیەک نییە جگە لە خوێندن واتە ئێستا ڕۆڵی سەرەکی بەڕاستی ڕۆلی سەرەکی خێزانە چکە خۆ خێزان لەناو خێزانەکانە هیچ شتێک ڕێگر نییە لەوەی کە ئەم تموحە بۆ قوتابەکەی دروستکات ئەتوانین ئێستا بڵێن ئەوە دەسەڵاتەکەمانە بەو شێوازەیە لە مێژوو تا ئێستا هەروە هێنایانە ئەوە مامۆستای فەقیرە بایکۆتی پێکراوە ئێکە پارەی پێێنێ چی بکە یعنی حەلی چی ئێستا یعنی لەکوێی دنیا هەیە کە لە ماوەی ساڵەکە 5 موچۆ بخورێ موچەکانی کەش بە شێوازی کە بدرێت کاتاڵێن مامۆستاش بایکۆتی ئەی چی ئێستا پێویستە ڕۆڵ ببینێ پێویستە خێزانەکان ڕۆڵ ببین بەڕاستی چکە منداڵەکە جگە لە ئەو قۆناغانەی کە منداڵ قوتابی گەشتۆتە ئاسێکە چاک و خراپی خۆی لێک جاکاتەوە بەڕاستی منداڵەکان هیچ کاتێک چاک و خراپی خۆیان لێک جیانەکە بۆیە خێزان ئەبێ بە هەموو شێوەیەک خوێندن لای منداڵەکان جوانکەن نابێ بە هیچ شێوەیەک ئەم ژینگەیە ئەم بارودۆخە بکەنە پاساوی ئەوەی کە منداڵەکانە لە خوێندن ئیهمالکەن ئەگەر مامۆستایان گرتووە ئەگەر کەسوکاریان مامۆستایە کەسێکە هاوکاریان بکەن بۆی ئەو منهەجی کە پێویستە بخوێنرێ لە شتێکە لاوازن ئەبێ هاوکاریان بکەن دەستیان پێ بڵێن خۆیان توانیان هاوکاریان بکەن واتە نابێ ئەو تموحەل ئەو لە دەرونی ئەم منداڵەیە بکوژێنەوە چکە بەڕاستی تموح و خوێندن لە دەرونی منداڵە بکوژێتەوە زۆر خراپە چکە لە کۆتاییە ئەگەر بێت و
ئەم منداڵە ئەو خێزانە نەتوانن ئاسی دەرونی ئەم منداڵە بەرزکەنەوە بۆ ئەوی کە حەزی خوێندنی لا دروست بێ بەڕاستی لە ئایندەی ئەم منداڵە ئایندێکی باشی نابێ لە پرۆسی خوێندنە بگرە نەک هەر لە پرۆسی خوێندنە چکە خراپترین بە حاڵەت ئەوەیە کە ئەم منداڵە پرۆسی خوێندنی لە بەرچاو کەوت خراپیەکەی لەوایە لایەنەکانی تری ژیانیشی لە بەرچاوە خات چکە لەم قۆناغەیە ئەم منداڵە بە شلو شێواوی دەخوێنێ هیچ کار و کەسابەتێکی کەشی پێ ناکرێ واتە نەخوێندنەکەی تەواوەکە نەئەتوانێت پیشەیەکیش بۆ خۆی دروستکە بۆیە ڕۆڵی خێزان بەڕاستی ڕۆڵی سەرەکیە نابێت لە هیچ بارودۆخێکە خێزان منداڵەکانیان ئیهمالکەن بە هەر بیانوویەکۆ بێ ئەبێ شتێکی لە ژیانی مرۆڤەکانە شتێکی پێڵە حتمی ئەبێ ئەم شتە وابێ ئەبێ ئەم منداڵە بخوێنێ ئەبێ خێزان وا لە منداڵە بکە بخوێنێ هەر بارودۆخێ بێتە پێشەوە واتە نابێ منداڵ بە وشەیەکیش بێت یعنی ئێمە جاران کە منداڵ بین ینی خۆشترین شت لە لامان ئەوە بوو ئەگەر لە دەرسێکە لاواز بووینایە دایک و باوکمان پێیان بوتینایە بە قوربانی بم بەڕاستی دەرسەکەشی قورسە فەقیرە لە دەرسەکەی کەوتووە ئەمە ئەبووە هۆکارێک بۆی کە ئێمە هیچ کاتێک لەو دەرسەیە چکە ئەمان و دایک و باوکمان ئەڵێن قەینا گوناحە فەقیرە دەرسەکەی قورسە یعنی یەک وشەی دایک و باوک بەقەدەر مانجێکی وانەکانی مامۆستاش تەسیری لەسەر چی هەیە تەسیری لەسەر قوتابەکەی چکە بەڕاستی قوتابی ئەم دایک و باوکە لە ماڵەوە هەم گوێ لە قسە یەگرن و هەم گوێ لە ڕەفتارەکانیش یەگرن هەر کاتێک ئەم منداڵە زانی دایک و باوکەکەی خوێندن بەلایەن و مهتەم نییە زۆر جا بە قسە نەیڵێن بەس بە هەڵسو کەوتە ئێڵێن ئەمە واکە ئەم منداڵە لە ڕووی دەرونی دەرونێکی نائارامی هەبێ لە دوای شعبێ بچیت لە دوای شعبێ بە کێشە و مەشاکیل بۆ ئەو خێزانە چکە بەڕاستی لە کۆتاییە ئەگەر ئەم منداڵانەی ئێمە نەخوێن خۆ حکومە زەرێ ناکە ئەستن ئێمە ئەتوانین گومانێکی خراپیش بەرین لەوچە هەندێک دەسەڵاتی دیکتاتۆری حەزن خەڵکە زۆری نەی خەڵکەکەی ئەسڵەن نەخوێنەوار بێ ئەمە ئەتوانین بڵێن گومانێکە کە ئێمە لەم هەنگاوانە بەڕاستی ئەتوانی بیبێ بەوەی کە زۆری حکومەتە دیکتاتۆر و دەسەڵاتە خۆسەپێنەکان حەزیان بەوەی کە خەڵکەکان ئاسێکی خوێنەوەری بەرزیان نەبێ دەیکەواتە ئێمە ئەبێ خۆمان خەمی خۆمان خۆین ئێمە ئەبێ بەڕاستی لە ئایندەیە خەمی منداڵەکانمان خۆین منداڵەکانمان ئاسێکی ڕۆشنبیریان هەبێ ئاسێکی زانستیان هەبێ بەڕاستی بتوانن لە کۆتاییە ژیانیان لەسەر ناڕەحەتی پێ بگەێنن چکە بەڕاستی ئێمە ئێستا هێنینەوە پێشایی خۆمان هەموو ئەو کەسانێک کە ئێستا ژیانیان پێکێنا و ژیانێکی پتەویان هەیە و نەلەخشاون بۆ هیچ بارودۆخێک ئەو کەسانن کە ڕۆژێک لە ڕۆژان لە بێپارەی و لە گرانی ئەم وڵاتەیە توانیوانە هەم بخوێنن هەم کەسابەتیش بکەن ئەبێ بەڕاستی خێزانەکان ئێستەی مناڵەکان بکەنە قوتابخانەیەک منداڵی پتە و پێ بگێنن نەک بەڕاستی منداڵی شلوشێوە و لە هەر بارودۆخێکا بێ کە منداڵەکانی هەمال بکەن بەوەی کە ئەمە بارودۆخێکە هاتوو دەسەڵاتی هیچ کارمەکمانی و بەخوا منداڵەکانمان ئاسی زانستیان لاواز بۆ منداڵەکانمان ناخوێنە دێ چی بکەین بەخوا حکومەتەکە ئاوایە و مامۆستاکە دەوام ناکە بەڕاستی ئێستا کاتی ئەوەیە کە دایکان و باوکان منداڵەکانە بە پتەوی پەروەردە بکەن چونکە ئێستا ئەتوانن منداڵ بە پتەوی گەورەکەن لە ئایندەیە ئەتوانن لەژێر سێبەری منداڵەکانیشیانە بحەسێنەوە زۆر باش مامۆستا هاوشانی خێزان تا چەند گرنگە ئەگە پرۆسی خوێندن دەستی پێکردەوە مامۆستایانیش ئەو ئەرکە ببین ئەو ڕۆڵە ببین کە کار بکەن بۆ دەرونێکی ئارامی قوتابیان لە ڕێگەی خوێندنگاکە لە ڕێگەی وانانەی هەیە کە هەرچەندە خۆیان لەوان لە دەرونێکی باشدانە بەڵام ئەوان دەتوانن کاریگەریکی باشتریان هەبێت لە خێزانەکانیان لە ئارامکردنەوەی دەرونی قوتابیاندا خۆی هەر ئەوەندەی کە قوتابی چوە ناو هۆڵەکانی خوێندن ئیتر مامۆستا بە ئەرکی خۆی هەڵەسێ یعنی هەر ئەوەندەی کە قوتابی چوە ناو هۆڵەکانی خوێندن مامۆستا ئەو ئارامیە بە قوتابەکە بەخشێ یعنی وای لێکا کە بخوێنێ بە هەر ڕێگایەک لە ڕێگەکان بێ زۆرینەی زۆری مامۆستایان بەڕاستی کە ناوی مامۆستایم ناوی مامۆستایەتی خۆی ئەتوانین بڵێن زۆرینەی زۆری مامۆستایان بە زیادیشەوە ناوی مامۆستایەتی خۆیان بە زیادەوە بە پیرۆز ڕاگرتووە هەر ئەوەندەی زەحمەتە کە منداڵ ئەچێتە ناو هۆڵەکانی خوێندن لە ناو هۆڵەکانی خوێندن مامۆستایان باکی سەرشانی خۆیان هەڵەسن ئەوە لایەنی بەڕاستی لایەنی دەسەڵاتە ئەبێت دەرونی مامۆستایان ئارام کاتەوە کە بۆ ئەوەی بتوانن بچنە ناو پرۆسەی خوێندنەوە بچنە ناو هۆڵەکانی خوێندنەوە واتە مامۆستایان هەر ئەوەندەی کە گەشتە قوتابیەکان ئەو گرفت و مەشاکیلە دەرونیانە کە هێنە لە بیرانە چێتەوە چکە بەڕاستی خۆشترین ساتێک لە ساتەکانی مامۆستا ئەو کاتانەیە کە قوتابیەکانی لەناو پۆلەکانە ئەبینێتەوە چکە ئێمە هەمومان کە مامۆستاین بەڕاستی زۆر جا تۆ کۆمەڵە گرفت و هەبوو کۆمەڵە مەشاکیلی دەرەکی هەبووە یعنی کە ئەچیتە ناو هۆڵی خوێندن ئەو گرفتە دەرونی و مەشاکیلانە لێت ئەڕەوێتەوە چکە بەڕاستی بە قسەیەکی خۆشی قوتابیەکە بە هەسوکەوتێکی هەرزەیانەی منداڵەکە ئەم شتانە لێ ئەڕەوێتەوە بەڵام لە کۆتاییە هەتا ئەوەندەی کە
مامۆستایان ئەچنە ناوهۆڵەکانی خوێندنە بەڕاستیەوە ئەچی حکوومەتە ینی ناکرێ بەڕاستی ئێمە هەموو کاتێ پاساو بهێنینەوە بەوەی کە وڵاتەکەمان لە مەترسیە و ئەزمونونەکەمان بەو شێوازەیە و پارەمان نیە و ئێ باشە بۆتە ناو حکوومەتە یعنی کەسێکە بۆ ناوی باوکە یانی لە خێزانێکە ئەکرێ کەسێک ناوی باوک بێ و بەڵام من هیچ کار و کەسابەتێک ناکەم بۆ ئەم خێزانە بەڕاستی ئەنی من شتێکی زۆر لە ئەخلاقی شتێکی زۆر نامەعقولە یعنی شتێکە من قەنەعەتمان لە مێژووە هیچ شتێکی وەکو ئەم دەسەڵاتە نەبووە چکۆ بەڕاستی ئەمانە هیچ ئەخلاقیاتێک هیچ پێودانگێک هیچ شتێکی نەدەسەڵات نە حکومڕانی نە حیزب یعنی هیچ مانایەکیان نییە بەڕاستی هیچ مانایەکیانە ئێمە ناوێن لێ بنین چکۆ بەڕاستی ئەمە وای کردووە کە ئەم پرۆسی خوێندنە بەڕاستی پەکی بکەوێ یعنی مامۆستا بەس ئەوەندە بچێتە ناو پرۆسی خوێندنی مامۆستا بە زیادیشەوە بەچی سەرشانی خۆی هەستاوە یعنی ئێمە ئێستا ئەگەر بینە پێشای خۆمە بەڕاستی یعنی ئێمە ئەگەر بین دراسەیە بکەین یعنی بین دراسەیە بکەین ئایا مامۆستایان بە زیادەوە حەقی خۆیان کردووە لەم چەند ساڵەیە کە موچەیان پێنەدراوە کە حەقی خۆیان پێنەدراوە کە مامۆستا هەبووە خانووی فرۆشتووە سیاری فرۆشتووە ئێستا چەند مامۆستا هەیە بەڕاستی قەرزار نەبێ ئەمە ئەکرێ ینی بە بەردەوامی مامۆستا هەر لە دەروونێکی نائارامە بێ و ئەمانیش هەر لە دەروونێکی ئارامە بۆ خۆیان بژێن و هیچ پێودانگێکی حکومڕانی ئەم شتانە نەبێ بۆیە بەڕاستی بەڵێ ئێمە ئەڵێن ئەرکی سەرشانی مامۆستایە کە قوتابیان ئارام کاتەوە قوتابیان فێرکات و قوتابیان وا لێ بکات کە بەڕاستی لە ئاسی خوێندنەکەی هەبێ من قەنەعەتم وایە یعنی ئێمە زۆر جار کە ئەڵێم ئەمە بەڵگەم بەدەستوێت کە ئەڵەم مامۆستایان لە ئاسی زیادی خۆیانە هەوڵ و توانە و تاقییان هەبوو ینی ساڵی ڕابردوو کە 2 مانگ بایکۆت بووە ساڵی ڕابردووتر با بڵێن 2 مانگ بایکۆت بووە سیرەکەی ئاستێکی زانستی باشیشیان پێشکەشتۆ مامۆستایان قوتابیانی سنووری پارێزگای سلێمانی ئاستێکی زۆر پێشکەوتویان هەبوو بە تایبەتی لە قۆناغینەوە قۆناغی 12 بۆیە مامۆستایان لە تاقەی خۆیان زیاتر حەقی ئەو بابەتە ئەکەنەوە ئەگەر مامۆستایان مانگێک بایکۆتیان کرد بێ لە مانگێ زیاتر وانەی ئیزافیان بە قوتابەکان و تووە چکە لە کۆتایە ئەم مامۆستایە قەنەعەتی وایە بە زەمیری خۆی مرتاحکە خۆشترین شت لە لای مامۆستا ئەوەیە کە بەڕاستی قوتابەکانی ئاسێکی زانستی باشتیان هەبێت نمرەیەکی باش بەدەستبێنن بەڵام ئەوەی کە جێوێکی نەرەخساندەوە بۆ قوتابەکان من قەنەعەتم وایە ئەگەر ئێستا با بڵێن پرۆسەی خوێندن 8 مانگ بێ مامۆستایان ئەگەر 4 مانگش داوام بکەن 5 مانگش داوام بکەن بە حەقی 8 مانگەکە زیاتر ئەتوانن حەقی قوتابەکان بدەن بەڵام لە کۆتاییە خۆ مامۆستاش بە گیرفانی بەتاڵ و بە بێپارەی و بە بێهیچ شتێ بەڕاستی ناتوانێت ئەم پرۆسەیە بکات یعنی خەڵک لە برسێتی ئەتوانێت کرێکاری بکات یعنی کەسێک ئەگەر برسی بێت ئەتوانێت کرێکاری بکات ناتوانێت لە کرێکاری بکات بۆیە لە کۆتاییە بەڕاستی پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی گشتگیریە نەتەنها بە مامۆستا ئەکرێ نەتەنها بە قوتابی ئەکرێ نەتەنها بە حکوومەتی شەکرێ نەتەنها بە خێزان ئەکرێ نەتەنها بە ژینگەیەکی باشی شەکرێ یعنی ئێمە ئەتوانین ئێستا بڵێن لە هەندێک شوێنمان هەیە ئێستا قوتابی باڵێن قوتابخانەی نمونەی ئەهلی هەندێک شوێنمان هەیە بەڕاستی بەوشە بەڵام قەینا خۆ ژینگەیەکی باشە بەڵام خۆ لە کۆتاییە هەر لەناو ژینگە گشتەکەیە دەروونێکی نائارامە بۆیە سیرەکەی زۆر جار هەر زۆرێک لە قوتابخانە حکوومیەکان ئاست و نمرەیەکی لەوچە باشتریشیان هەبێ بۆیە بەڕاستی پرۆسەی پەروەردە و خوێندن تەنها بەلایەنێک ناکرێت تەنها بەوەندەی کە ئێمە بانگەشە بکەین بێمان وا بێ ئەگەر مامۆستا تەنها چوە ناو هۆڵەکانی خوێندن ئیتر هەموو شتێک لە پرۆسەی پەروەردە کۆتایی هاتووە پرۆسەی پەروەردە هیچ کێشەیەکی نییە و ئەوەی تر بۆ ڕووکارێکی دەرەچی ئەوە ئێمە خوێندنمان دەست پێ کردوێتەوە بەڕاستی پرۆسەی پەروەردە ئەگەر دەسەڵات لە خەمی پێشخستنی پرۆسی پەروەردە پرۆسێکی گشتگیریە پەیوەندی بە هەموو لایەنەکانی ژیانەوەی ئەگەر لەناو تاکێکی ناو خێزان گرفتی هەبێ بەڕاستی کاریگەری لەسەر وانەکانی مامۆستاش ئەبێ بۆیە من ئەوە دووپاتەکەمەوە کە مامۆستایان بەزیاد لە پێویستی خۆشیان دڵسۆزی قوتابەکانن بەزیاد لە پێویستی خۆیان دڵسۆزی قوتابەکان بۆیە ئەوەندەی کە ئێستا ئێمە ئەڵێن ئەو قوتابیانەی کە زۆرێک لە وانانەی فێر بوون و لە وانانەی کە ئێستا ئاسێکی باشی زانستی هەیە لە کوردستانە لە ئاسی قوتابیە بەڕاستیەوە هەمووی خەمی کێیە بەشێکی زۆری ئەتوانین بگەڕین گەڕاوەوە بۆ خەمی ئەو مامۆستایانی کە لە قوتابخانەکان مامۆستا سەربەست لە ڕابردوودا ئەگەر بۆ نمونە هاوڕێکانی من لە پۆلیەکەوە دەستمان پێ بکردایە تا 12 ڕەنگە 4-5 کەسیان وازیان لە خوێندن بێنابایە ئەویش هەندێکیان لەبەر ڕێژەیەکی زۆری هەژاری کە هەمووشی هەژار بوو بەگشتی و هەندێکیان لەبەر ڕەنگە لەبەر تەمەڵی کە 2000ەوەش بەشێکی هەر هەژاریەکەەوە کار بوو بەڵام ئێستا سێر دەکەی ڕێژەی وازیهێنان قوتابیان زۆرترە چونکە تا چەندە دەمەوێت بزانم بارودۆخی سیاسی ئابووری ئەم بایکۆتە ئەمەی کە سیستەمی پەروەردەی خوێندن بە جۆرە لە جۆرەکان بێئەرزش بووە لای قوتابی هەموو ئەمانە تا چەندە کاریگەریان هەیە لەسەر نەخوێندەواربوونی کۆمەلگە لە داهاتوودا یا لە نەخوێندەواربوونی ڕێژەیەکی زیاتر لە خەڵک لە داهاتوودا خۆی بابەتی ئەوەی کە کاریگەری بووە ئەوەی کە نەخوێندەواری زۆر بێ لە داهاتووە بەڕاستی ئەوەی کە پێشتریش باسمان کردیانی یەکێک لەو شتانەی کە زۆر کاریگەری سەرکی هەیە لەسەری بابەتی مەسەلەی مەنهەجە
ینی منهجی خوێندن کە منهجێکی زۆر کاریگەر بێ لەسەر هەم مامۆستا هەم قوتابی یعنی یەکێک لەو شتانەی کە گرنگە بەڕاستی بابەتی منهج هەمووە لە مامۆستا ئەکا خۆی ئاستێکی خۆی بەرز کاتەوە و هەم وا لە قوتابیشەکە ئاستی خۆی بەرز کاتەوە چکە بەڕاستی بابەتی منهج لە پرۆسەی خوێندنە بابەتێکی زۆر کاریگەرە لەسەر مەسەلەی خوێندن ئەگەر منهجێکی ئاستێکی بەرزە بێ ئەو مامۆستایە ناچار ئەبێ کە ئاستی خۆی بباتە ئاستی ئەو منهجەوە و پاشان منهجەکە تۆکمەش بێ قوتابیش ناچار ئەبێ خۆی باتە ئاسی ئەو بابەتەوە بابەتێکی مەسەلەی وازهێنانی قوتابیش بەڕاستی من پێم وایە بەشێکی زۆری وازهێنانی قوتابی بۆ خێزانەکان ئەگەڕێتەوە بەڵێ حکومت کاریگەری زۆرە ئەخر ڕەنگە ماوەسە خێزانەکەش گەشت بێتەوە قەنەعاتی بەخوا مە خوێندن نییە ساڵەکەی و 2 ساڵ نیە و 2 مانگی و 3 مانگ نییە با بڕۆ خەریکیش و کەسابەتێک بێ باشترە چکۆ لەلا شۆڕێژەیە ژاریەکە تا دێ خراپتر دەبێ جیازی چینایەتی خراپتر دەبێ خۆی زین چۆنە کاک جەلال بابەتێکەیە کە ئێمە بەڕاستی بێ ئەم بابەتەمان زۆر لەلا گرنگ بێ کە مێژووی ئێمە هەر ئاوا هاتووە ینی مێژووی کۆمەڵگەی ئێمە هەر ئاوا هاتووە لە زۆر لە قۆناغەکانی ژیانە هەر پرۆسەی خوێندن هەر زۆر بە شتێکی لاوەکی سێرکراوە بەڵام لە کۆتاییە گرنگە کە خێزانەکان زۆر بە محتەمەوە پرۆسەی خوێندن لە لای منداڵەکانیان گرنگی پێ بدەن چکە لە کۆتایی هەر خێزانەکان و قوتابیەکان زەرەکەن یعنی کاتێکە کە مامۆستایەک پرۆسی خوێندن چەند بڕاتە پێشەوە ئەگەر بایکۆت بکرێ مامۆستاکە هەر ئەوەندە لە دروی دەرونی و نائارامە بێ لە کۆتایە کێ زەرەکە هەم قوتابیەکە زەرەکە یا حکوومەت چ باکێتی بەوەی کە قوتابی ئەخوێنێ ناخوێنێ چکە بەڕاستی ئەو لە کۆتایە کۆمەڵە خەمی خۆی هەیە خەمیمانەوەی دەسەڵاتی خۆی هەیە کۆمەڵی خەم ئەو خەمەی کە پێویستە ئێمە بەڕاستی بیخۆین چکە شتێک گرنگە کار جەلال لە بابەتی دەرونیە هەر کاتێ مرۆڤ هەڵەکان و تاوانەکانی نەگێڕایەوە بۆ خۆی هیچ کاتێ لە ژیانە سەرکەوتو نابێت هیچ کاتێ لە ژیانە سەرکەوتو نابێت چکە ئەگەر ئێمە بەڕاستی هەمیشە پێمان وابێ بەرامبەرەکەمان تاوانبار ئێوە بەرامبەرەکەمان تاوانبارە تاوانی شەکاوە تاوانەکەشی بەردەوامە بێ ئەی ئێمە خۆمان تەسلیمی ئەو تاوانی بەرامبەرمان بکەین نەخێر لە کۆتایە ئێمە ئەبێ خەمی خۆمان بخۆین چکە بەڕاستی ئەوە زۆر گرنگە ئێمە هەمیشە خۆمان تەسلیمی تاوانی بەرامبەر بکەین کە دەسەڵاتە بەڕاستی ئەوە هیچمان پێ ناکرێت بۆیە سیرەکەی لە پرۆسەی خوێندنە لە کۆتاییە لە ساڵانی ڕابردووە بۆ هەندێک جار سیرەکەی هەندێک خێزان هەیە زۆر سەرکەوتوترمە لە هەندێک خێزانێکە شتێک هەبووە لە قۆناغی ڕابردووە پێی وتراوە ئەبێ بخوێنی ئەمە زۆر گرنگە لە خێزانە ئەم وشەیە زۆر گرنگە ئەبێ ئەم منداڵی من خوێنێ ئەو وشەیە هەیە ئەو شێ نەماوە زۆر بەداخەوە لە ناو خێزانەکانە ئەم وشەیە کاڵ بۆتەوە بەڕاستی بەڵام لە خێزانەکانی ڕابردووە ئەگەر ئەو بەرەزانە کە ئێستا گوێیان لە ئێمە ئێستا لە تەمەنی ئێمەیان لەوەچە تەمەنێکی هەیە با بڵێن ئێستا بیرەکاتەوە لەوەی کە لە ڕۆژانێک لە ڕۆژانە کاتێکە کەوتووە لەوانەیەکە محاسبە کراوە لەسەر ئەوە بەس ئێستا بەڕاستی ئەو شتانە زۆر کەس بووە زۆر لاواز بووە ینی ئەو ئەبێ بخوێنیت ئەبێ نمرە بەدەستبێنی ئەبێ بگەیتە ئاستێکی باش بەڕاستی لە ناو خێزانەکانە زۆر لاواز بووە زۆر کەم بۆتەوە هەمیشە خۆمان داوەتە دەست تاوانی بەرامبەر کە لە مێژوو تا ئێستش بەڕاستی تاوانە بەرامبەر کردوین زۆر گرنگە کە ئێمە بگەڕێن و بۆ خۆمان چکە لە کۆتاییە ئەمە دوو پاتەکەینەوە لە کۆتاییە تەنها قوتابیەکان و خێزانەکان زەرەکەن بۆیە نابێ قوتابیەکان خێزانەکان خۆیان تەسلیمی ئەم شەپۆلە بکەن خوێندنیان لەلا بێئەرزش بێ خوێندنیان لەلا کاڵ بێتەوە بۆیە زۆر گرنگە کە لە کۆتاییە خێزانەکان خوێندن لای مناڵەکانیان خۆشەویستکەن و هاوکاریان بن و جێویان بۆ بڕەخسیێنن و لە کۆتاییە بۆ ئەوەی کە لە ئایندەیەکی دوورە بەڕاستی ئەم نەتیجەی ئەبینینەوە ئێستا زۆرێک کە گوێی لە ئێمەیە ئێستا بیرەکاتەوەی لە ڕابردووە خۆزگە بیخوێندایە خۆزگە بڕوانامەیەکی هەبووە چکە بەڕاستی لە کۆتاییە حەزەکەم شتێک بەبیری بەڕێستان و بینەرانی خۆشەویستیشی بهێنمەوە ئێستا بەڵێ بڕوانامە لای حکومت ئەرزشی نەماوە بەڵام ئێستا بڕۆ لە هەر شوێنێکی کەرتی تایبەت کەرتی ئەهلی بڕوانامە نەبێ کار پێ نادرێت بەڕاستی ئەمە زۆر گرنگە کە بە هەندی وەرەگرین زۆر پێویستمان بە بڕوانامەیە زۆر پێویستمان بە خوێنەواریە لە کۆتایە هەر خوێنەواری و خوێندن ئەگاتە فلای خۆمان و زۆر سپاس بۆ مامۆستا کامەران فەتاح ڕاینانی گەشەپێدانی مروی سپاس کامیانی بەرنامەکەمان سپاس بۆ ئێوەش دەستان وەڵێ بینەرانی عزیز دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتەوە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونستا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت
بە شیری ئاتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. سەداسەد سروشتی تامێکی نایە. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ عزیز بەشێک لە هەواڵ و زانیارە گرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەیت. نرخی دۆلار بە شێوەیەکی بەرچاو بەرزبوویەوە و پەرلەمانتارێکیش دەڵێت حکوومەت خۆی دۆلاری کەم دەخاتە بازاڕەوە بۆ ئەوەی داهاتی زیاتر ببێت. جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عراق ڕایگەیاند حکوومەتی عراقی ڕۆژانە لە ڕێی بانکی ناوەندیەوە 250 ملیۆن دۆلار دەخاتە بازاڕەوە. بەڵام ماوەی چەند ڕۆژێکە لەو ڕێژەیە کەمتر دەخاتە بازاڕەوە ئەوەش وا دەکات خواستی زیاتر لەسەر دۆلار هەبێت و جەمال کۆچەر دەژڵێت حکوومەت خۆی ئەو کارە دەکات بە جۆرێک ئەگەر بۆ ماوەی 10 ڕۆژ ئەو کارە بکات نرخی دۆلار بەرز دەبێتەوە و داهات زیاتر دەبێت و بەوەش دەتوانێت پارە بۆ موچەی فەرمانبەرانی عراق دابین بکات کە ئێستا کێشەی کورتێنانی هەیە. ماوەی چەند ڕۆژێک کە نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر دیناری عراقی لە بازاڕەکاندا بەرزبوونەوەی بەخۆ بینیەوە بە جۆرێک کە نرخی 100 دۆلاری ئەمریکی لە بازاڕەکانی هەرێمدا گەیشتووەتە 127,000 دیناری عراقی. وشار زێباری لە لێدوانێکی پێشووی دژ بە هەشتی شعبی پاشگەز بوویەوە و دەڵێت ئەو پەڕی ڕێزیان بۆ هەشتی شعبی هەیە. دوایەوەی بەهۆی لێدوانێکی هۆشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە ناوچەی سەوزی بەغدا هەشت کە وتی پێویستە ناوچەی سەوزی لە بەغدا لە هەشت پاک بکرێتەوە لەقی حزبەکەی لەلایەن گروپێکی هەشتەوە سووتێنرا. زێباری لە لێدوانەکەی پاشگەز بوویە و لە کەناڵی ئەحدی سەر بە قەیس خەزالی ڕایگەیاند ئەو پەڕی ڕێزیان بۆ هەشتی شعبی هەیە. ئەندامەکەی مەکتەبی سیاسی پارتی وتیشی ئەگەر ئەبوو مەهدی مهندس سەرۆکی پێشووی هەشتی شعبی زیندوو ببێتەوە شایەتیم بۆ دەدات کە لە هەموو ڕوویەکەوە پشتیوانی هەشتی شعبیم کردووە. تورکیا بەردەوامە لە بردومانکردنی هەرێمی کوردستان و پارتی شۆژداری دەداتە هاوڵاتیان کە نابێت هاوکاری پەکەکە بکەن. شەوی ڕابردوو فڕۆکە جەنگیەکانی تورکیا گوندەکانی پەرەخ شیشێ و شەڕانشی سەر بە ناحیەی دەرکاری قەزای زاخۆی بردومان کرد و بۆ هۆیەوە ئاگر لە ناوچەکە کەوتەوە. مەلا کەریم برادۆستی لێپرسراوی کۆمیتەی برادۆستی یەکێتی دەربارەی دۆخی ناوچەکان بە میدەی حزبەکەی ڕاگەاندووە ماوەی چەند ڕۆژێکە سوپای تورکیا بە بەردەوامی سنووری گوندی سنێن و چیای دێڵ لە سنووری قەزای چۆمان بردومان دەکات. مەلا کەریم برادۆستی وتیشی 17 گوند لە سنووری قەزای چۆمان دۆخیان زۆر خراپە و پارتیش بێدەنگە و هیچ کاردانەوەیەکی لە بەرامبەرەوە بردومانە و دۆخی ناوچەکەدا نییە.
بە پێی وتەیەوە بەرپرسە یەکێتیش ماوەی چەند ڕۆژێکە پارتی و بەرپرسانی سنوورەکە دژایەتی ئاشکرای پەکەکە دەکەن و هاوڵاتیان و گوندنشینان ئاگادار دەکەنەوە کە نابێت هیچ جۆرە هاوکاریەکی پارتی کرێکەرانی کوردستان پەکەکە لەو سنوورانەدا بکەن. پەروەردەی سلێمانی داوا لە بەڕێوەبەران و مامۆستایانی هەردوو پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاوای سلێمانی دەکات بچنە ناوەندەکانی خوێندن و دەوام دەست پێ بکەنەوە. عومەر ساڵح ئەحمەد و بەکر محەممەد مەحموود بەڕێوەبەرانی هەردوو پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاوای سلێمانی و لە ڕوونکردنەوەیەکدا بڵاویان کردەوە لە سنووری هەردوو پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاوای سلێمانی بەهۆی دواکەوتنی موچە و خراپی گوزەرانی مامۆستا و فەرمانبەران دەوام بە پێی پێویست نەکراوەتەوە. ئاماژەیان بەوەش کرد کاتیەوە هاتووە بچنەوە ناوەندەکانی خوێندن و دەوام دەست پێ بکەنەوە بە گوێرەی فەرمانە وەزاریەکان کە پۆلەکانی 1 و 2 بنەڕەتی پۆلی 12 ئامادەی بە هەموو بەشەکانیەوە لە ناو خوێندنگە دەوام دەکەن و پۆلەکانی تریش بە شێوازی خوێندنی ئەلەکترۆنی دەبێت. هەر لا ڕوونکردنەوەکەدا باس لەوەش کراوە چارەنووسی خوێندن بەم شێوەیە لە بەرژەوەندی قوتابی نابێت و دەزانرێت. هەمووان چەند لە دواکەوتنی موچە و بێدادی نیگەران و هێندەش نیگەرانی پرۆسەکەن. بۆیە بەم ڕوونکردنەوەیە داواکارن سەرجەم بەڕێوەبەران و مامۆستایان بچنەوە ناوەندەکانی خوێندن و دەوام دەست پێ بکەنەوە. لە دوای دەرکردنی ئەم بەیاننامەیە تا ئێستا هیچ مامۆستای و گروپێک لە مامۆستایان ئامادەیان نیشان نەداوە کە بگەڕێنەوە ناو پۆڵەکانی خوێندن. لە سنووری کەرکووک 3 هاوڵاتی کورد لەلایەن ژمارەیەک چەکداری نەناسراوەوە کوژران. بە پێی زانیاریەکانی پەیام ڕووداوەکە لە گوندی تۆڵکی سەربەناحی شوان لا پارێزگای کەرکووک ڕوویدا و ژمارەیەک چەکداری نەناسراو کە گومان دەکرێت چەکداری داعش بن دەستدرێژی گولەیان لە ئۆتۆمبیلێک کردووە کە 3 هاوڵاتی کوردی تێدا بووە و هەر 3 هاوڵاتی کە کوژراون و دوانیان بران. تا ئێستاش نازانرێت هۆکاری ڕووداوەکە و کوژرانی ئەو هاوڵاتیانە چی بووە و ئێزانەکانی کەرکووکی سەرڕای بەردەوامی لێکۆڵینەوەکەیان بەڵام تا ئێستا هیچ زانیاریکی فەرمیان لەو بارەیەوە بڵاو نەکردوێتەوە. ماوەیەکە جموجوڵەکانی چەکدارانی ڕێکخراوی داعش لە هەندێک ناوچەی عراقدا زیادی کردووە و شارەزایانیش هۆکارەکەی بۆ هەبوونی بۆشایی ئەمنی دەگەڕێننەوە لەو ناوچانە و باس لەوە دەکەن کە ئەو ڕێکخراوە دەیەوێت سەر لە نوێ خۆی بنیاد بنێتەوە. لە پارێزگای سەلاحەدین تەرمی 8 گەنج بە کوژراوی دۆزرانەوە کە ئاسەواری گولەیە بەرجەستەوەیانەوە دیارە. سەرچاوەیەکی ئەمنی لە پارێزگای سەلاحەدین ئاشکرای کرد تەرمی 8 کەس بە کوژراوی لە پارێزگاکە دۆزرانەوە کە 4 کەسیان منداڵ بوون و ئاسەواری گولە بەجەستەیانەوە بووە. بە پێی زانیاریەکان چەند چەکدارێکی نەناسرا و 12 کەسیان بەرەو شوێنێکی نادیار ڕفاندووە. دوای 1 کاتژمێر 8 کەسیان بە کوژراوی دۆزراونەتەوە کە ئاسەواری گولە بەسەر و سنگیانەوە بووە و هێشتا چارەنووسی 4 کەسەکەی تر نادیارە. ئەمار جەبر خەلیل پارێزگاری سەلاحەدین داواکاریەکی بەپەلەی پێشکەش بە نووسینگەی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عراق کردووە کە لێکۆڵینەوە دەست بەجێ لە تاوانەکە ئەنجام بدرێت. جارێکی دیکار دۆخان دۆزینەوەی کێڵگەیەکی نوێی گازی سروشتی لە دەریای ناوەڕاست ڕاگەیاند. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ڕایگەیاند وڵاتەکەی بەردەوام دەبێت لە گەڕان و پشکنین بۆ دۆزینەوەی وزە لە هەردوو دەریای ناوەڕاست و دەریای سپی. ئەردۆغان ئاشکرای کرد توانیویانە کێڵگەیەکی نوێی گازی سروشتی بدۆزنەوە کە هێدەکی 405 ملیار مەتر چوارگۆشە غازی تێدایە. ئاشکراکردنی ئەو کێڵگە نوێیە لە دوای ئەوە دێت کە لە 21 مانگی ئابیشدا ئەردۆغان ئاشکراکردنی کێڵگەیەکی دیکەی گازی سروشتی ڕاگەیاند کە 320 ملیار مەتر چوارگۆشە غازی لەخۆ گرتووە. عزیزان بەشێک لە هەواڵ و زانیاریگرنگەکانمان پێشکەش کرد. پاش ناوبڕێک لەگەڵ هاوکارم دانیار درێژە بە پەیامی ڕۆژ بدەین. چینە پارێزگای سلێمانی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی کە مندامان هەیە کە باز لە دۆخی ژیان و گوزەرانی خۆیان دەکەن پێکەوە بینەری دەبین. سان بگەێنین لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە دوای 61 ڕۆژ موچەی کەمەندامان دابەش دەکرێت. لە ڕاستیدا کەمەندامان چەند مانگێکە چاوەڕوانی ئەوەن کە موچەکەیان پێ بدرێت ئەمڕۆ لە دوای 61 ڕۆژ دابەش دەکرێت بەڵام دەبێت هەر تاکێک لە لای خۆیەوە بیر بکاتەوە لە دوای 61 ڕۆژ پێدانی 100,000 بۆ 150,000 دینار هیچ لە ژیان و گوزەرانی کەمەندامان ناگۆڕێت. وەزعەکە زۆر خراپە و ڕۆژانە ڕەنگە خۆتان جەنابتان بینی بێتان ئەو لەحزەیکەی تەش بینا و بینای ڕێکخراوەکەەوە چەندین کەمەندام ڕۆژانە داوای هاوکاری و داوای پێداویستی ڕۆژانە ئەکا. ئەمەش ئەو بارگرانیەیە کە چەند مانگێکە لەسەر ژیانی کەمەندامانە و زۆرێکیش لە خێرخوازەکان بۆی کە لە کاتی کەرنتینە و ڕەمەزاندا پارەکانیان بەخشیوە ئێستا نایەن بەدەم کەمەندامانەوە ئەمەنەی تر فشارەکە خراپتر بووە و زۆرتر بووە لەسەر ژیانی کەمەندامان. بەڵام
ئەوەی کە ئەمڕۆ زۆر جێی مەبەستە ئێمە باسی بکەین ئەوە بوو کە لە چەند ڕۆژی پێشووترە کاتێک لیستی موچەی کەمەندامان تەرخانەکرا بۆی کە موچەکە بدرێت تەنها بە تەلەفۆنێک لە خەزێنەوە پیان وتراوە 1 ساڵی موچەی کەمەندامان وەلا بنێن بیکەن لە مانگی دەی ساڵی 2019 بکەن بە مانگی نوێی ساڵی 2020 بەبێ ئەوەی هیچ ڕوونکردنەوەیەک بدرێ ئایا ئەم ساڵی موچەی کەمەندامان دەکرێتە پاشەکەوت ئایا ئەم موچەی ساڵی کەمەندامان هەر دەبڕێت و دەخورێت و کۆتایی پێدێت یان ئەم موچەی ساڵە هەر مانگە و موچەیە گەدرێ بۆیە ئێمە وەکو ئەرکی ڕێکخراوەکەمان کە بە ئەرکێکی سەرەکی خۆمانی دەزانین ئەمڕۆ یاداژنامەیەکمان نووسیوە بۆ سەرۆکی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و بۆ هەموو فراکسیۆنەکان لەناو پەرلەمانی کوردستان کە خۆیان بە خەڵک بە میلەت دەزان و بەڕاستی میلەتیش دەنگیاوە بە هەموو فراکسیۆنەکان بەبێ جیاوازی و زائیدەن بۆ بەڕێزجێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەر ئەمڕۆ کاژمێر 2 مەوعیدمان هەیە لە نووسینگەی تایبەتی جێگری سەرۆکی حکوومەت لە سلێمانی ئەم یاداشتەی پێشکەش بکەین بۆ ئەوەی لە ماوەی 15 ڕۆژدا وەڵاممان باتەوە و ئەگەر ئێمە پرسی یاساییمان کردووە ئەگەر لە ماوەی 15 ڕۆژدا سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەت و وەزارەتی دارایی نەیتوانی وەڵامێکی ئێقناعکرد بە کەمەندامان بداتەوە کە مەسیری ئەم ساڵەی موچەی کەمەندامان چی بەسەریە ئێمە لە ڕێی محکەمەی ئیداریەوە داوای یاسایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار دەکەین و بە حەقی خۆشمانی دەزانین کە محکەمە بگرین لە حکوومەتی هەرێمی کوردستان تا بە فەرمی نوێنەریان بێتە محکەمە و مەسیری موچەی ئەو ساڵەمان بۆ دابین بکات. ئەمەش یاداشەکەیە کە دەیخوێنینەوە بە ئەم یاداشی کە ئێوە دەیبینن لەسەر ئەم وەرەقەیە نووسراوە تایبەتە بە ژیانی 89,000 کەمەندام هاوکاری مانگانی 1 ساڵە کە ئێستا دیار نییە و بەرەو ئاراستێکی نادیار دەڕوا. بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان و سەرجەم فراکسیۆنەکان بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یاداشنامە ئێمە وەک ڕێکخراوەکەمانی چێتی کەمەندامانی کوردستان مەڵبەندی گشتی سلێمانی زۆر بە پێویستمانزانی ئەم یاداشە ئاڕاستەی جەنابتان بکەین تایبەت بە بڕینی هاوکاری مانگانەی 1 ساڵی سەرجەم کەمەندامانی کوردستان بە بڕیارێکی وەزارەتی دارایی لە بەرواری 1 دەی 2019 تا 1 نوێی 2020 بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک لەسەر دانەوەی یان پاشەکەوتکردنی یان هیچ ڕوونکردنەوەیکی پاژەڕۆژی هاوکاری 1 ساڵی کەمەندامان هەر بۆیە داواکارین لە بەڕێستان لە ماوەی 15 ڕۆژدا وەڵامی ئێمەی کەمەندامانی کوردستان بدەنەوە ئەگەر هیچ وەڵامێکمان دەست نەکەوت ناچار دەبین ڕێکخراوەکەمان داوای یاسایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لە محکەمەی ئیداری تۆمار بکەین کە ئەوەش بە مافێکی ڕەوا و یاسایی خۆمانی دەزانین و بە ئەرکی سەرەکی ڕێکخراوەکەمانی دەزانین هیوادارین بەڕێستان وەک سەرۆکایەتی پەرلەمان و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم ئەم داوایەمان بێن و وەڵامی کەمەندامانی کوردستان بدەنەوە لە بەرامبەر دیارنەمانی موچەی 1 ساڵ و هاوکاری 1 ساڵی مانگانەی کەمەندامان ئێمە سوپاسانەکەین بە خێراتنتانەکەین ئەمە پەیامێکی زۆر گرنگە ئێستا زیاتر لە 89,000 چاوەڕوانی ئەوەیە کە بزانە موچەی ئەم ساڵی چی بەسەر هاتووە و پێشتان ڕادەگەێنم لە بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی ئەوانیش هیچ خەبەرێکیان نییە و من پێشم وایە وەزارەتی کاریش تا ئێستا هیچ هەواڵێکی نییە کە موچەی ئەم ساڵی کەمەندامان چی بەسەر هاتووە ئەمە وەکو موچەکە و دووبارەشی دەکەمەوە کە بار و گوزەرانی کەمەندامان ئێجگار خراپە بەرەو وەرزی سەختی سەرما ئەڕۆین داوا ئەکەین کە ئەگەر بۆکو هەموو خەڵکی کوردستانیش نەتوانن نەوە دووەربگرن بە فریای کەمەندامان بکەون بتوانن باوەکو پار بەڕاستی نەکەوینە داواکردن لە خێرخوازان بۆ نەوت بە زووترین کات دابین بکەن بۆ کەمەندامان چونکە بەڕاستی کەمەندام ناتوانێت بۆ بڕەموچەی کە بە 6 ڕۆژ و 7 ڕۆژ ئەدرێت هەم خێزانەکەی بەخێوکەوە هەم نەوتیش دابین بکە و ئەژبێ بەڕاستی ئێمە سواسی خوا بکەین کە مەکتەبەکانیە چونکە زۆرێک لە مناڵانی کەمەندان بێبەشە بوون لەوەی کە بڕۆنە بەرخوێندن من لێرە هیچ شتێکم نەماوە ئەگەر ئێوە هەر شتێکتان هەبێ سەبارەت بە یاداشتەکە و بە گوزەرانی کەمەندامان لە خزمەتتانین و سوپاسانەکەین زۆر سپاس. پندێکی کوردی هەیە کە دەڵێ قەرز کۆنە بێ بەڵام نافۆتێ بەڵام وا دیاراوی کە لای حکوومەتی هەرێمی کوردستانە باوەڕ ناکەم ئیدی لە کۆنی ئاما بێتەوە دیارە کابینەی پێشوو واتە کابینەی هێشتم لە ماوەی ئەو 4-5 ساڵی قەیرانی دارایی کە هەبوو چەنە 7 موچەی بە کاملی بێسەر و شوێن کردیانی نەماو نەیدا بەڵام کابینەی نوێم لە ماوەی 1 ساڵدا بەسەریەکەوە موچەی 5 مانگی موچە خۆرانی بە بڕیارێک بێسەر و شوێن کردووە بەڵام ئەوەی کە
جێگەی سێرە هیچ کام لە توێژ و توێژەکان کە موچەخۆرن لە حکوومەت هێرێمی کوردستاندا بەم شێوازە ڕوون و ڕاشکاوی کە ئێستا کەمەندامان هەڵوێستیانە بۆ هیچ هەڵوێستێکیان نەبووە چونکە ئەمە دەکاتە موچەی 1 ساڵی کامل و کەمەندامان وەک بینیتان لەم کۆنگرە ڕۆژنامەنووسیە داوای چارەنووسی موچەکانیان دەکەن ئایا بزانن پێیان دەدرێت پاشەکەوت دەکرێتە ناو حسابێکی بانقیەوە بۆیان یاخۆچی گەرنە سکاڵا لە حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار دەکەن بۆیە پێویستە توێژەکانی دیکەش یا موچەخۆران بەگشتی فەرمانبەران مامۆستایان خانەنشینان هەموو ئەمانە کە سوکاری شەهیدانەوانی کە موچی ساڵی ڕابردویان لە کابینەی هەشتم و لە کابینەی نوێمشدا کە دەکاتە 1 ساڵ فەوتاوە پێویست هەڵوێستیان هەبێ لە هەڵوێستی مەدەنیانیان هەبێ و لە ڕێگەی یاساوە داوای مافی خۆیان بکەن هاوشێوەی کەمەندامان. بەڵازیزان دەچینە شارە زوور لای پامنێرمان هۆشیار محەممەد و شار سڵی خوا لێبێ دوایین زانیارەکانی قەزای شارە زوور چین. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەمڕۆ لە قەزای دەربەندی خان و ئەمە تەواوی زانیارەکانی خۆم لە ڕێگەی قایمقامی نوێی دەربەندی خانەوە وەربگرم کە ماوەیەکە هاتوتە ئەم پۆستەوە لە ماوەی ڕابردووشدا ناسیح مەلا حەسەن بەخۆی ئەوەی کە تەمەنی یاسایی وەکاتی خانوویی بوو خانوویی کرا لە ئێستادا قایمقامی نوێ بۆ قەزای دەربەندی خان دیاری کراوە ئەمەوێت لە قایمقامە نوێیەکە بپرسم معانات دەربەندیخانەکان چۆن گەیشتە لای ئێوە لەم ڕۆژی لە کاردان بۆ ئەدانەوێت چۆن خزمەتی قەزاکە بکەن بەڕێز قایمقام فەرمونە ئێرە بە شێوەیەک گشتی ئەمەوێ زانیاریەکان لە خۆتانەوە و معاناتانی هاتوۆتە لاتان چین دەربەندیخانەکان داوای چیتان لێ دەکەن. بەڵێ ئێمە کۆمەڵی پرۆژەمان هەیە لە دەربەندی خان ئەو پرۆژانە بەناتەواوی ماونەتەوە وەکو پرۆژەی ئاوی دەربەندی خان کەریستی لە هەفتای تەواو بووە بەهۆی قەیرانی داراییەوە وەستاوە جادەی شەمێران دەربەندی خانمان هەیە بەداخەوەی $100 بۆ هەر وەستاوە شەقامیشی ترمان هەیە لە ناو دەربەندی خانە شەقامی پەیمانگای پێڵێن ئەویش هەر لەسەر پارەی $100 بووە وەستاوە ئێستا شەقامی نێوان کەلار دەربەندیخان هەتا مەیدان سووری قەزای دەربەندیخانە بەڵێ و کاتیان بەدارین 5 ساڵی پێش بارانبارین یا ئەگەر بێ تەواو بێتی مەکان دەست جادەی نێوان زەڕایان دەربەندیخانمان هەیە ئەوان 7 کیلۆمتر ناوە بگاتە تونێڵەکەی دەربەندیخان ئەوەش وەستاوە بەهۆی قەیرانی داراییەوە سێ باخەکەمان لە پرۆژەی بڵین باخەکەمان هەیە کاتی خۆی دەرخۆشتی بەختاوە ئەویش هەر وەستاوە لە ناو دەربەندیخان پۆرتاڵی وەستاوەداری لە ناو دەربەندیخانەکانی چوار باخێکیان هەیە لەگەڵ سێ باخی گەورەی کەمپی خوارو ئەوانە بەگشتی ئەو پرۆژانە بوون کە لە دەربەندیخان ڕۆی و قەیرانە و ماکانی کرد کارەکان وەستاون ئەو لەوێتی ئیشی ئەمە ئەوەیە ئەو پرۆژانە بکەنەوە کار بۆ خزمەتی هاوڵاتە من بەرە وەرزی زستان دەڕێن و دڵنیاییەوە کاتژمێرەکانی کارەبا بە تەجروبەی ساڵانی ڕابردوو بەرەو کەمبوونەوە ئەڕا بەڵام یەکێک لەو نیگەرانیانەی کە هەمیشە دانیشتوانی قەزای دەربەندیخانیانە دەڵێن ئێمە وێزگی کار و ئاوی دەربەندیخانمان هەیە بەڵام قەزاکەمان بێکارەبایە ئەو دەبوو دەڵێن تەنانەت لە هەندێک لە قەزاکانی چوارتەوەی کارەبای دەربەندیخاندا ئێوە کاتێک هەوڵ دەدەن کە تەسقیقانە بێ بۆ ئەوەی پەیوەندی دروستکردن لەگەڵ سەری خۆتان و بەشی کارەبا و کارەبا لەوەی کە بتوانن حیسەیەکی زیادی بە دەربەندیخانەکان بدەن وەکو تایبەتمەندیەکی ئەو قەزایە. وەڵای ئێمەوە محاولاتی شراوە پێشبینی ئێمە شەریکین بەڵام لە ڕاستیەکەی خۆی زستانان کارەبا بە گشتی کەمە بێتەوە لەبەرەوەی خواست لەفتەری زۆرە بێ بەهۆی ئەوەشەوە کە نەوت وەکو پێویست دابەش ناکرێت بەسەر هاوڵاتیان ئەگەر دابەشیش کرێ ئەو کەمیەتە بەش ناکا خۆشتان نەزانن نەوت بۆ زستانان زۆر بەبێت لەبەرەوەی موتە و ئەوانەش لە کاتی پێویستان نادرێەوە کاریگەرێتی لەسەر ژیان و ژیوی هاوڵاتیان دروستکردەوە بۆ دابینکردنی پێدەویست تەمەنی و ئەگەر لە بەغاوەنەیە ئەو نەوتە تا ئێستا هیچ پرۆژەیەک نییە بۆ دابەشکردنی نەوت لەسەر ماڵانە لەو کاتەشتا پیتەر و وەسایلەکانی خۆگەرمکردنەوە و سپلیت و ئەوانە خواست و کارەباش بۆ تەحمل ناکات تۆ محاولەیەک تحملی 150 خێزان کە بە 400 لەسەر بەستی خۆقبولی ناکات لێی پاڕێ قەزای دوکان بگوێرەکەتانەوە قەزای دوکان لە ئێستا کارەبای 24 کاتژمێریە بەهۆی بەنداوەکە و بەهۆی کار و ئاوی ئەو قەزایەوە بۆچی دەربەندیخانە تایبەتمەندی نییە ئەوە کاتی خۆی لە دوو ئیدارەیە کە کاتی خۆی دوو ئیدارەی بوو فەرناخۆیان مام جەلال سەرۆشی ئیدارەی ئێرە بوو بە قەرارێکی تایبەتی خۆی ئەوەی بۆ ئەوێ کردو بۆ ئێرە نێکردو ئەو بەر ئەو امتیازە کەوتو ئێرە بەدنێ مستەکان کاڵەکان لەی هەیە هەری کار بە شووی پێویستیە دەوتێت کە مەسەلەن
وەکو بەندارێک و ئاوی هەیە وە تایبەتمەندێک لە قزای دەربەندیخانە هەیە ناوچەیەکی گەشتیاریە کە دواییکە لە پرسیارەکان تا چەند هەڵدراو ناوچەی گەشتیاری سوود لێ بکرێ لە هەمان کاتە ئێستا کارگەی بژێمی بەحتە با بڵێ کارگەیەکە بوو دیپتی یاخود تۆلای بەرهەم دێنا و دەینات بۆ تەنانەت دەرەوەی سنووری هەرێمی کوردستانیش لە دوای ساڵی 2005ەوە بکرا بە ئاویبانی خێڵان لە ئێستادا دوای مەرەزەکە ئەو کارگەیەش با بڵێ تەحقیق بوو لە کارکەوتوو ئەتوانین بڵێ ژمارەیەکی زۆر ئەو هەلیکاری کە هەبوو ئەوەش نەما و بەدواداچوونیشم کردو باس لەوە دەکرێت ئەم بابەتە بەهۆی ئەوەی قەرزێکی زۆر لەسەرم کارگەیە و پارێکی زۆرە کەس نییە خۆی بکا بە خاوەن نازانێت ئیجرعات لەگەڵ کیا بکات تەنانەت ئەوەی بزانم ئەو بەڕێوەبەرەی کە هەیبوو لە ئێستادا خۆی لێبەبەریە کاتەوە من ئێستا هیچ کارم تەنانەت ئامادەش نەبوو بۆ پێیان قسەم بەڵێ سەبارەت بەوەی کە من ئەم ناوچەیە بۆ ناکرێت بە ناوچەیەکی گەشتیاری بەڕاستی وە بەرهێن نایە بۆ ئێرە چکە من بەڕگایشی استراتیجی نازانێ ئەوەی کە دوکان بێزانن ئەچن بە بەرهێنانەکەن لەوێ وەکو دروستکردنی گێلا و شوقە و شوێنی سیاحی کەپر و ئەمانە ئێتمان بێرە نەدراوچکەوە بێ کەتی تایبەت بکە حکوومەت ئێستا و کارانە ناکات سەبارەت بە ئاویبانی خێڵان کارگەی ئاویبانی خێڵان لە 2015ەوە دراوە بە کۆمپانیایەکی بریتانی بەناوی WIS ئەم کۆمپانیایە لە 2015 وەری گرتووە لە 2007 بەهۆی بوومەلەرزەکەەوە وازی لە کارکردن هێناوە یعنی ئەمە کەتی حکومی نییە ئێستا بڵێن ڕاستە بیناکە و لە کاتەکە بڵێن مڵکێتەکەی حکوومەت بە وڵاندایەتی بە کەتی تایبەت کەتی تایبەتیش ئەوەندەی من ئاگادار بمەوە بۆ کە ویسوێتی ئەو کارگەیە بخاتەوە گەڕ بۆ مواسەفاتانی کە جارانە هەبووە جگە لە ئاو سەربەت و کۆمەڵە شتێکی لە دروستکە بەڵام زەربەی قورس یاوە لە ئەو بوومەلەرزەکە نەبێت ئەوە زیزانی کە میزانی بنیاتی بنێن زەربەی بەرکەوتووە و لەو کاتەوە ئەوان لە 2007 جیانێشتون هاتووە بەلای و عکسیش لە 2015 وەریان گرتووە 2007 کە بوومەلەرزەکە بوو دیانێتووە هێشتا هیچ حکوومەت ئەوانەی پێشوو تیمەکەی پێشوو دەستیان لە کارەکان هەڵگرتووە نە حکوومەتیش بە مساتەفە و مزایدە و هەر شتێکیکەی ناوبنی داوێتی بە کەسی ترەوە ئاستامە زۆر سپاس بۆم دەرفەرە سپاس بۆ بەڕێزی دەربەندیخان کە باسی کاریارەکان و دۆخی ئێستای ناوچەکە زۆر سپاس بۆ پەیامێرمان وشێر محەممەد لە دەربەندیخانەوە لەگەڵمانەوە سپاس بۆ زانیارەکان ئەزان و خۆشەویستان تەوری دووەمان قسەکردنە لەسەرەوەی نووسینەوەی مێژووی تیرە و هۆز و عشیرەتەکان لەوەی کە ئایا ئەم نووسینەوە تا چەندە گرنگە و چۆن بنووسرێتەوە ئەو شتە گرنگانەی کە لە ناو نووسینەوەکانە پێویستە بەرجەستە بکرێن چین بۆیە لەم چاوەڕێدا میوانداری زۆر بەڕێز شێخ بورهان محەممەد خەرموکیمان کردووە کە دیارە جەنابیان زیێتیان کێشاوە مێژووی بەشێک لا هۆز و تیرۆ و نەماڵەکانی نووسیوەتەوە لە چوارچەوەی دوو پەرتووکدا دوو بەرگی جیاواز بۆیە لەسەرم پەرتوکە قساکەین و بەگشتی لەسەرەوە کە ئایا تا چەندە گرنگە کە مێژووی هۆز و تیرە و عشیرەتەکان و بنەماڵەکان بنووسرێتەوە و لەگەڵ نووسینەوەشیانە دەبێت ڕەچاوی چی بکرێت چکە دەبینین زۆر جار کاتێک بەشێک لە مێژووی یا دەوەریەکان دەنووسرێنەوە خەریکە گرفتی کۆمەڵایەتی سیاسی هەمومانە سەر هەڵدەدات بەڵام ئەمە چکە پێوەستە بە عشیرەت و بە لۆڕۆ کۆمەڵایەتەکەەوە بە تایبەتی چی بکرێ بۆی کە جارێکی دیکە هەندێک گرفتی کۆمەڵایەتی کە لە ڕابردوودا هەبوون سەر هەڵدەدەنەوە بۆیە میوانداری بەڕێز کاک شێخ بورهان محەممەد خەرموکیمان کردووە کاک شێخ زۆر سپاس بەخێر بێت زۆر سپاس بۆ بینەرانی کەناڵی پەیام سوپاسانەکەم بۆی کە دەرفەتێکتان داین لێدوانێک لەسەر ئەو کتێبە بدەین ئەگەر زۆر بە کورتی پێمان بڵێ ئەم کتێبە سەرەتا چییە چەند عشیرەت و هۆز یانی کورتێک لەسەرم کتێبمان پێ بڵێیت مێژووی بەشێک لە هۆز و تیرە و بنەماڵەکانی کوورەتوانم بڵێم ئەزمموی زیاتر لە نووسینی 19 بۆ 20 ساڵ ئەزمموی خۆمە کە توانیومە بچمە هەر کوێرەدەیەک هەر شار و شارۆچکەیەکی کوردستانەکانی گەورە بە تایبەتی ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا باکوور باشوور سەرنجامی ئەو گەڕانم بتوانم بیان نووسمەوە کە تێکەڵ یا ئەچوومە خزمەتی هەر بنەماڵەیەکی بەڕێز هەر تیرە و هۆز و عشیرەتێک بەدەر لە جیاوازی ئاین و دەنگ و ڕەنگی جیاواز بیر و باوەڕی سیاسی تا بتوانین جوانیەکانی بنەماڵە کوردیەکان بە تەواوی جیهان و بە تەواوی نەتەوەی کورد بناسیێنین. کاک بورهان ئەوەی کە خۆت کتێبەکە نووسی و لە ماوەی ئەو چەند ساڵەیە ژمارەی ئەو هۆزانە و تیرە و بنەماڵانە چەندن لە هەرێمی کوردستاندا بە ئەوەی کە لەلات بێت ئەوەی کە تۆ خۆت ئاماژەت پێکرد بێ تەمان میلەتی کورد میلەتێکی بەرفراوانە هەم لە ڕووی خاک و هەم لە ڕووی دانیشتان و زۆرترین توانین بڵین دانیشتوانی هەیە توانین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سێ هەم نەتەوەین
لە دوای عەرەب و تورک کە ئێمە تایسە بێت دەوڵەتین بەڵام لە ڕێژەی دانیشتوانە سێهەم نەتەوەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام بەداخەوە ئێمە لەبەروی وڵاتەکەمان هەمیشە داگیرکاری بەسەرەوە بۆ بە شاڵاوی داگیرکاری کەوتوین خاوەنی کیان و دەوڵەتێکی سربەخۆرین کە تەمەناکەم لە ئایندەیەکی نزیکە هەمومان لەژێر سایە و سێبەری دەوڵەتێکی دادگەر و عەدالەتی کوردیا بەحەسێنەوە ناچار زۆر جار پەنا بۆ نەیارەکانمان ئەبین بۆ وەرگرتنی زانیاری و داتا ئەوەش سەرچاوەیەکی ڕاز نییە خۆتەزانی ئەگەر دژمنەکان بە ئێمە بڵێن ژمارەکە چەندە هەمیشە کەمەڵێن لەبەرەوە من ئەتوانم بڵێم نەک نووسینەوەی هۆز و تیرە و بنەماڵەکان لە دووتێی دوو بەرگاتوانم بڵێم لە دووتۆی دە بەرگیژە ناگات ئەوەی کە تەواوی بکەین چوون کوردستان دابەشەوە بەسەر 5 شوێنی جیاوازدا تەنیا 4 نییە بەدەر لەوەی کە کوردمان هەیە لە وڵاتانی عەرەبی لە شام لە قودس لە ئەردەن لە فەڵەستین لە لوبنان لە وڵاتانی ئەوروپا کە ئێستا زیاتر لە 1 ملیۆن کوردی ئاوارەی هەندەرانمان هەیە من ئەوەی کە پێی گەشتوم هەتاکو ئێستا 152 تیرەی بەڕێزی هەموو کوردستانی گەورەیە لەگەڵ تەواوی تەریقەتەکان لەگەڵ شێخ و ساداتی کوردستانی گەورەدا زۆر باشە کاکشەخ ئەو ئەمەی کە نووسیوتێتەوە چی تایە گرنگی پێداوە یا ئەو ڕەچەڵەکانە و ڕێچکانە چین کە گرنگیت پێداون لە ڕێەوەی کە عادەتەن کە دەچینە ناو لاپەڕەکانی مێژوو ڕەنگە خۆشی و ناخۆشیەکان ڕواعبووریەکە کۆمەڵایەتیەکە سیاسیەکە هەموو ئەمانە باس بکە چیت گرنگیت بە چی داوەلەوەی کە باوەکو هەندێک نووسین هەیە گرفتی کۆمەڵایەتی بە دوای خۆی دانێنێ یا ڕەنگە ئەمە شتێکی زۆر حساسە دەست بۆ بردبێت چونکە ئەگەر باسی تیرۆ عشیرەتەکەی ئێمە نەکرد بێ من لێی لێ بکەم وانە وڵای ئەمە هەموو نووسینە تەمان ئامانجێکی لە پشتە وە کاتێکیش کە نووسینێک یا تۆ هەر بینایەک دروستەکەی لانی کەمە بێ نەخشەیەکی بۆ بکەیت نەخشە ڕێگای ئەم کتێبەی ئێمەش لەسەر 4 پای گرنگە یەکەم بواری ئیتر پێش و دواکەوت بێ لە کتێبەکە لام گرنگ نەبووە چونکم زۆر بنەماڵەمانەیە لە بواری ئاینیە زیاتر دەنگدانەوە و ڕنگدانەوەی هەبووە بواری ئاینیە بواری کۆمەڵایەتیە بواری ڕۆشنگی بیریە بواری شۆڕژگێڕیە ئەم کتێبە لەسەر ئەم 4 ئەساسە نووسراوە بەبێ سوکایەتی و تەشیر و دەرخستنی هەموو ئەو تعلیق و توانج و توان و شەڕ و ئاژاوی کە لە نێوان خۆماندا ڕوویداوە لەبەرەوە من خۆم پاراستۆ لە هەموو ئەوانە هاتووم جوانیەکانی هۆز و تیرە و بنەماڵەکانی کوردم لەو 4 خاڵەدا کۆ کردوێتەوە زۆر باشە کاک شێخ ئێوە ئەو بنەماڵانتان نووسیوە لەو مێژووی کە ئێوە خوێندوتانەتەوە تا چەند ئەوەت بۆ دەرکەوتو کە ئەم بنەماڵانە ئەم هۆزانە پێکەوە هاوکاری یەکتر بوون هەماهەنگی یەکتر بوون بۆی کە بتوانن ئەو کێشە و گرفتانی کە لە هەرێمی کوردستاندا هەبوو لە مێژووی ڕابردوودا چارەسەری بکەن لە قەزەی کووردا بە تایبەت چۆن هەڵسەنگاندنیان کردووە لەو بابەتە چونکە زۆر جار دەوترێت هۆزەکان هەر یەکێکیان و هەر بنەماڵەیەک بۆ خۆی کۆشی کردو بۆ خۆی کوردایەتی کردو بەڵام تۆ چیت بۆ دەرکەوتۆ لەو مێژوەدا لە مێژووی کووردا ئەگەر بە ئینساف و سەیری بکەین ئەتوانم بڵێم کەمترین یا پاکترین مێژووی وڵاتانی جیهانیە بە ئەوروپا و بە ئەمریکاژەوە کە تا ئیساگە خەریکی یەکتر کوشتن و داگیرکاری و خواردنی ماڵی خەڵک و نانەوەی ئاژاون لە تەواوی جیهانە ئێمە میلەتی کورد میلەتێکی دڵپاک و دڵسافین هەمیشە خانەدامی بەرامبەر بە میوانەکان ڕێز و احترامان لە خەڵکی غەیرە گرتووە بەڵێ لە ناو خۆمانیشدا ئەگەر کێشەیەک ڕوویدابێ کێشە لەسەر زەویزار لە بواری ئابووریا شتێکی لاوەکی بووە و معلومی جەنابیشتانە حەزرەتی ئادەم دوو کوڕی بووە یەکیانی کوشتۆ شتێکی تەبیعیە لەسەر زەوی ئەگەر کێشە ڕوویدابێ بەڵام من بەداخەوەم ئەوەندەی کە نووسەرە بەڕێزەکان کە من حرمەتمە بوویان ئەوانە بەڕێزن تاجی سەری ئێمن هێندە تیشکیان سوودە سەر کێشە و مشکیلە و شەڕە دووبەرەکیەکان هێندە نەهاتوون جوانی تەواوی تاک بە تاکی ئەم بنەماڵی ئەم کووردە پیشانی بە خەڵکی بدەنیا لانی کەم لەسەر پەڕاوێک بینوسنەوە کە ئەبێ بە مێژوو بۆنەوەکانی داهاتومان یا وڵاتانی ئەوروپی و ئەمریکی کاتێدێن توێژینەوە لەسەر کۆمەلگای کوردی ئەکەن لە ڕێی نووسینەکانیەوەیەتی بۆیە من هەوڵم داوە ئەم نووسینە کە کردومە جیاواسر لە نووسینەکانی ڕابردوو پەنام بۆ هیچ شتێکی شەڕ نەبردووە لەبەرەوە میلەتەکەم خۆشەوێت تاک بە تاکی کۆمەلگای کوردیم خۆشەوێت بە بێ جیاوازی دەنگ و ڕنگ و ئاین ئەوەندە شتی جوانیان هەیە من ئەگەر لە دووتێی چەندین پەڕا و کتێبی کا بینوسم هێشتر کۆتایی نێت لەبەرەوە ئێمە میلەتێکی مسلمانی میلەتێکی ئاین پەروەری میلەتێکن حرمەت لە میوان ئەگرین خڕێز لە خەڵکی غەیرە ئەگرین یعنی ئەتوانم بڵێم میلەتێکی ژینگە پارێزین هەموو ئەو جوانیانم هێناوە لە نێو بنەماڵەکانە کۆم کردەوە بۆی نەوەکانی داهاتوو بزانن بنەماڵەکانی ئێمە ئەگەر کۆشک و تەلاریان نەبوو بێ کەپر و ساباتێکیان نەبووە خزمەتکەن ئەگەر قەڵەمیان نەبوو بێ زانکۆ و پەیمانگە و مەعهەدەکان نەبێت تەکیە و خانەقا و حجرە و مزگەوت و دیوەخانێگە بوو هەمیشە حەلکردنی کێشەی کۆمەڵایەتی و سەرچاوەی تێرکردنی سکە برسیەکان بووە لەبەرەوە من ئەڵێم شتی زۆر جوانمان هەیە کە قابلیەوە بە باسکرێ بەڵام بەداخەوە هەموو خۆیان لێپارێزن چیمان هەیە لە عادەتە کۆمەڵایەتی و کەلتوریەکان کە ئێستا فەرامۆشمان کردووە
چاوەڵی چیمان هەیە نەمان کردبێ ئێمە زۆر بەڕاستی زۆر کەم تەرخەمین لە ئاستی ئەوەی کە لە ڕابردووە چی کراوە بۆ ئەم میلەتە لە بواری ئابووری لە بواری کۆمەڵایەتی لە بواری سیاسی لە بواری شۆڕژگەڕی لە بواری ڕۆشنبیری ئێمە گەردیقەت بین هەموو ئەو کەڵە پیاوانی کە لە پێشترا پێگەیون هەمووی لە ژێر وەکووتمان لەژێر خێمەیەکا بۆ لەژێر کەپر و ساباتێکا بۆ ئێمە لە ڕۆ ئاینیەکەەوە تیشقینە سەری دەیان پیا و سەدان کەڵە شاعری وەکو نالی و مەحوی و بێخود و ئەمانەمان پێگەیاندووە کە ئێستش حرمەتمێ بەم هەموو زانکۆ ئەمریکی و ئیسپانی و لوبنانەوە کە هاتون سەرمایی ئەم وڵاتەژە بن کواکیان پێگەیان و کۆوانە دەیان سیاسیمان پێگەیاندۆک و شێخ سەعیدی پێران و شێخ مححمودی مەلیک و قازی محەممەد و ئەوە سەرکردە تازەکانیش کە لە ئێستادا هەموو ئەیان بینین هەموو بەرهەمی ئەو فکرە ئاینی و کۆمەڵایەتی و بنەماڵە ناودارانن کە پێگاتون پیاوانی ئابووریمان پێگەیانەوە کە سەرچاوەیەکی باشی بژێوی خێزانەکانیان پێگەناوە لە بواری فەلاعەتوش کەشاوەرزی لە تەواوی زەوی و زارەکانی کوردستانە کە لە ڕووی کەشاوەرزیەوە گەردیقەت بێ لە ساڵانی ڕابردوودا ئەم وڵاتی ئێمە هۆکە بیانی شوێنێک بۆ بە بەرهمێنانی تەڕەکاڵ و سەوزە و برنج و نازانم بشوتی و هەنار و هەموو ئەمانە ڕابردووە کراوە عادی لەم جیلە تازەی ئێستادا ئەگەر ڕابردووی لێ بکەینەوە چیمانەیە غیری ئەوەی کە معجبین بە جلوبەرگ و بە ستایلی وڵاتان کە ئەویش سکمان تێر ناکا بگرە برسیمانەکە و گیرفانیشمان خاڵێکاتەوە لەبەرەوە من خۆم بە قەرزاری مێژوو ئەزانم خۆم بە قەرزاری پیاوانی ڕابردوو ئەزانم کە هەموو ئەو چاکی و جوانیانە کرۆ بەڵام ئێمە کەم تەرخەمی لە ئاسی باسکردنی زۆر باش کاک شێخ ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند ڕۆڵ و کاریگەری هەبوو لە نێو هۆز و بنەماڵەکاندا لە سەردەمانی ڕابردوودا خی گەورە لە قورآانی پیرۆزدا فەرمێ ئینا خەلقناکم من ذەکەر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم خی گەورە کە ئێمە دروست کردووە لە سەرزەوی با بڵین بە تیرە و هۆز و بنەماڵە دروستی کردوین ئەگەر دیقەت بن هەموو ئەو پێغەمبەرە بە ڕێزانش کە هاتوون لە ڕابردوودا هەمووی لە بنەماڵەیەکی بەڕێز و بنەماڵەیەکی ناودار و خانەدان بوون یعنی خوانە خواستەمە ژیاکاری نیە بڵین بۆ لە بنەماڵەیەکی فەقیر نەبووە نەخێر ئەلبەت حکمتێکی تیا بۆ یەکێک لە حکمتەکانی ئەوە بووە کە هەمیشە ئەو بنەماڵانی زۆرترین ئەفرادیانەیە خەڵکی ناوچیانەیە لە بواری ئابووریەوە زیاتر دەستڕۆیشتوو بوون پاڵپشتێ بێ بۆ داوەکەیان ئێمە گەردیقەت بین هەموو زۆربەی پێغەمبەران باوکو کوڕ بوون پێغەمبەری ئاخر خاتم الئەنبیا کە ئیسا یادی لە دایکبوونی ئەوە لێرەوە پیرۆزبایی لە سەرجەم مسڵمانان و کەناڵی پەیامی ژەکەمی شەڵاتە مناکەم ئەم ساڵی هاتنی لە دایکبوونی پێغەمبەری ئیسلامە بێتە دابارینی ئاشتی و برایەتی و هێبنی بەسەر وڵاتمانە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دێتە سەر ڕووی زەمین و وحی بۆ دێ لە بنەماڵی عەبدولموطەلیب کە چەندین ساڵ خاوەنی کەعبە بوون خاوەنی هۆز و تیرێ بوون ئەوە بنەماڵە بەڕێزەکەی بوو لە شیوی تائیفا پشگیری کرد کە 2 ساڵ عەبدولموطەلیبی باوکی ئیمامی عەلی بەخۆی و تەواوی بنەماڵەکەیەوە پشتیوانی بوون کەواتە بنەماڵ و هۆز و تیرە لەناو ئاینی پیرۆزی ئیسلامە بەکارهێنانی بە شێوەیەکی چاکۆک و پێغەمبەر و ئەسحابەکان کاریگەریەکی زۆر باشی هەیە بۆ بڵاوکردنەوەی داعوە بۆ هەتا بواری تیجاری هەتا بواری سیاسی ئێمە ئەگەر دیقەتیش بین هەموو ئەو شۆڕشانەی کە کراوە لەناو بنەماڵە بەرز و بارز و دیندارەکانە بووە بۆیە زۆرترین دەنگدانەوەی هەبووە بەڵام ئەگەر دیقەت بین ئەمەوەکو تەشیر و سوکایەتی نەمەرز حرمەتم بۆ تەواوی جیهان هەیە باش ئێمە هەموو شۆڕشانەی کراوە کوا ستارلین کوا ماوسیتۆن کوا جیڤارا خۆ خەڵکانێکی بەتوانە بوون بەڵام چونکم ئاینی پیرۆزی ئیسلام و کۆمەلگایەک نەبوو کە پشگیریان بکە لە هۆز و تیرە و بنەماڵەکانی خۆیان سەرنجام دوای 50-60 ساڵ بۆ بمێژوو بەڵام ئێستا کە باتی شۆڕشی شێخ سەعیدی پیرانەکەی کە طریقەتی نەقشبەندیەوە لە کوردستانی باکوور بووە ئێستاش ئێمە شانازی پێوەکەین کە باسی شۆڕشی قازی محەممەدەکەی لە بنەماڵی سەیفی قازی کە لە ناوچەی مکریان و مەهاباد بوو ئێستا ژێمە شانازی پێوەکەین تەمەناکەن ملی خۆمانکەین بە پەتا لە پێناوی خاک و نیشتیمانە کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ پێگەیاندنی تاک بۆ وەشیارکردنەوەی کۆمەلگا لە هۆز و تیرە و بنەماڵەکان دەوری کاریگەری هەبووە زۆر باشە باست لەوە کرد کە جاران تەکیە و خانەقا و حوجرەکان هەبوون ئێستا زانکۆ پەیمانگاکان لەم پەرتوکەی کە جەنابەت نووسیوتە چیمان پێ دەڵێ پابندبوونی هۆز و عشیرەتەکان یا ئاشنابوونیان بە ئاینی ئیسلام و هەروەهابوونی تەکیە و خانەقەکان لە کون بە کونی ناوچە جیاوازەکانی کوردستان من خۆم لێرەوە ڕێکخراومێن ئەوە نەبێت بە دەربم لەو تازەگەری کە لە وڵاتە هەیە بەڵام توانە بڵم ڕێکخراوەکانی ئێمە ڕێکخراوی مرۆیی و ژینگەیە زیاتر خزمەت بەو دووەبارەیەکات ئەوەش سەرچاوەکەی ڕێگەڕێتەوە بۆ ئاین فێری کردوین ئێمە گەردیقەت بین یعنی بینەرانی بەڕێز بە ویژدان و بە ئینساف و سەیریکەن ئێستش ئەو شوێنانەی کە مزگەوتەکانی ئێستانە با ئێستا بڵێن ئەوانیش چوونە ژێر کاریگەری ئەوە کە جارانە چوتە هەر مزگەوتەکانیەکی تیا و سەوزایەکی تیا و بۆ پارێزگاریکردن لە ژینگە ئەچویتە هەر تێکێ و خانەقایەک لێپرسینەوە نەبوو بەوەی کەنان ئەدا بە تۆ چ ڕەنگێکی چ دەنگێکی کارە چییە
لەبەرەوە من وا هەستەکەم ئێستش گەڕانەوەمان بۆ ڕابردوو پێویست و لازمە بەو دیوە بە شێوەیەکی تازەگەری بیکەین نەک بە شێوەی کۆن کە ئێمە بەدەربێت لەم تازەگەری ئێمە بەڕاستی معجیبین بە تازەگەری لە بواری ئابووری لە بواری بیناسازی لە بواری پێشکەوتنی تەکنۆلۆژیا ئەمانە شتێکن قابلی ڕێز و مای باسکردنە بەڵام من ئەڵم پێگەیاندنی تاک با بە ویژدان و باسیکەین لەو کاتەیە کەوا باوباپیری ئێمە نەنکەکان و پور و خاڵۆژنی ئێمە لەژێر کەپل و ساباتەکە بوون لەژێر دەستی مامەسایەکی ئاینی و پیاوێکی ئاینی دابوون یا لەژێر دەستی حتا با بڵین من ئەمە ڕێگلام نییە بۆ ڕابردوو بۆ ئاغا و دەرەبەگی گابوو کە حکومڕانی وڵاتێک بوو کێشەی ژن کەمتر بووە ئێستا بەم هەموو ڕێکخراوە کە سەدان ڕێکخراوی ئافرەتانمانەیە بە ئیسلامی و بە ئەلمانیژەوە ئێستا ڕۆژی چەند ژنە کوژدێت چەند زیینە بەچاڵەکرێ چەند مناڵ هەتیوەکرێ کەواتە بێمە بگەڕێنەوە بۆ وەرگرتنی ئەزمون لە عقلی ڕابردوو بۆیە من بە پێویستی ئەزانم ئەم کتێبێ منیش ئاماژەکردنێکە کە بە ڕابردووە بە گرێدانی ئێستش هاتووم جوانەکانی ئێستژم دەرخستووە ینی ئەوە نەبێ بڵم من معجیب نیم بە ئێستا لە بواری ئەوانی کە باسمان کرد بەڵام لە بواری هەڵسو و کەوتکردن و پێگەیاندنی تاکە قەنەعەتم وایە ئێمە فەراغێکی گەورە دروست بەبێر ئەزمون لە ڕابردوو وەرگرت کاک شێخ لە بەرگی دومی ئەم پەرتوکەدا باس لە شێخ و ساداتەکان کردووە لە ڕابردووداوە خۆت پێشتر ئاماژەت پێکرد ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە هەموو ئەو ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتیانی کە هەبووە پێت وایە کە ئێستش گرنگە ئەو شێخانە ئەو کەسایەتیە بەڕێزانە ڕۆڵ و کاریگەریان هەبێت لە ڕووداوە سیاسەکاندا ئەوانەی کە لەگەڵ خەڵکن لەگەڵ بژێوی ژیانی خەڵکدان لەگەڵەوەن کە پێویستە تەواوی ئەو کێشە و چارەسەرانی چارەسەر بکرێن کە ڕۆژانە دووچاری خەڵک دەبنەوە تا چەند گرنگە لە ئێستاشدا ئەو شێخانە ئەو کەسایەتیە ئاینیانە ڕۆڵ و کاریگەریکی باشیان هەبێت لە ئێستادا من لام سێ ئێمە لە کاتێکا کە باسی ئەوروپاکەین زۆربەی خەڵکەکانی ئێمە کە دەمەکەنەوە و معجیبن بە ئەوروپا بەڵام ناچنە ناو ناخی ئەوروپا بۆ پێشکەوت ئێستش لە بەریتانیا وڵات شانشینیە و ئاساییە لە نەرویج لە دانیماگ لە دووەلی ئەسکەنافی حتا ئیسش وڵاتەکان بە شانشی و بە بنەماڵە کۆنەکان بەڕێوە ئەبرێ حتا لە ئەمریکا زۆرترین ناوی توێتا کە ناوی شەریکەیەکە لە یابان لە ئەمریکا شەریکەی ئۆپترا هەموو ئەمانە بنەماڵە بەڕێز و گەورەکانە کە وڵات بەڕێوە ئەبن و لاژیان ئاسایی و کەس دژایەتی ژیان ناکە و ناڵەن زیندووکردنەوەی عشاری و ڕێگی شێخایەتی و سەیدیە بەڵام لە وڵاتی ئێمە بەداخەوە جوانی نەماوە یعنی کە باسی شۆڕشەکە یەکسەر خیانە دێن بەگوێتە کە باسی ئابوووریەکەی دزیێن بەگوێتە کە باسی حرمەت و ڕێز و خۆشەویستێکی عشق و غەرامیا دێتە پێش هەرچی شتە ناشرین یا گرۆ شتێکیان بۆ داناوە بەدیل بۆ ئەوەی کە تۆ باوەڕت پێی نەبێ ئەگینا من ئێستش ئەڵێم داوا لە تەمەناکەم لە حکوومەت هێرێمی کوردستان لەوانەیە ئەو بۆ شێوازە بێ هاوڵاتیان دەرەنجامێکیان نەبینی بێتەوە لەو شۆڕش و لەو شتانی کە ڕوویانداوە لە هەرێمی کوردستان یاخۆی بە کوردستان بەگشتی ئەخر برای بەڕێزم خۆی ئێمە گەردیقەت بێنەوە باسی ڕابردوو لە شۆڕشەکان ناکەین ئەوەی کە لە دەوڵەتە کوردیەکان بۆ نەش حکوومەتەکەی قازی محەممەد و شێخ مەحموود دێمەلیکە هەبوو بە تەمەنێکی کورتەوە چەندین خزمەتیان کرد خۆوان هەموو بنەماڵ ئەشرافەکانی ئەم شارە بوون کە حکومڕانی وڵاتیانە کرد بە شتێکی ئاساییژە تۆ ئێستا پەنابێتەوە بۆ تەکیە و خانەقاکان بۆ حەلکردنی کێشەی کۆمەڵایەتی چونکم لە ناو تەکیە و خانەقاکانە لە ناو حجرە و مزگەوتەکانە لە ناو دیوەخانەکانە کە کەسێک ڕوویتی ئەکا ئێمە لە ڕابردووە دەیان کێشەی کۆمەڵایەتی ڕووی لە دیوەخانی هەرێک لە ئێمە کردو بە بێ جیاوازی دەنگ و ڕنگ کابرا کێشەیەکی کۆمەڵایەتیە بۆ حتا کێشەی شەرەفی هەبووە بۆی سەتر کرا و باز نەکراوە ئێستا کرێ بە ڕووپەری ڕۆژنامەیەک و باسەکرێت لە تەواوی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەسوکایەتی تەوهین بە بنەماڵەکە گرێ سەرنجام کێشە کۆمەڵایەتیەکان زیاد دەکا من ئەمە ئەڵێم لە سەردەمی حەبسەخانی نەقیبا کە لەم شارا بوو لە سەردەمی مەستورەخانی ئەردەڵانی کە لە شاری سنەیە بوو خۆ ڕێکخراوی نەبوو خۆ دەوڵەتی نەبوو بۆ کێشەی ئافرەتان کەم بوو لەبەروی باوەشی سۆز و محیبەتی بە یەکجاری کرد بۆ ئافرەتەکان کە پەنیان بۆ هێنا سەتری عیبێ کرد و کێشەی بۆ حەلەکردن بەڵام ئێستا تۆ ڕوو لە هەر لایەنێکی سیاسیەکە ئەڵبەت حرمەت مێ بۆیان ڕوو لە هەر مەقەڕێگەکەی لە پێشا دەنگەکەت لە ئێستا نەیمجا کێشت بۆ حەلەکە کاتێ نانت ئەداتێ بێت دەنگی بیتێ بەڵام من ئێستاژەمەوە تەکیە و خانەقانە ڕۆژانە چین وە سەرکردە سیاسیەکان بە خودی ئەتوانم بڵێم ئێوە ژۆشایەتی ئەوەن کە لە کاتێکا هەمویان کە شۆڕشیان کردووە لە ڕابردوودا چوونەتە هەر ماڵی کونەدەیەک کاولەدەیەک خزمەتیان کراوە لە جێگەی نەرم و گەرما خەوێنراون ئەوەی خۆیان نیان خوارد و داوانە بە پێشمەرگە بەڕێزەکان بەبێ ئەوەی هیچیان لێ بستنەوە پاداشتەکە ژێوەیە کە ئیسایاندنەوە دەستەکەن بە داخستنی دیوەخان و بڕینی نانیان و داخستنی تەکیە و خانەقاکان لەبەرەوەی کە ئەمە بیر و باوەڕێکی دواکەوتووە لە کاتێکا سەرچاوی شۆڕشیش ئەوان بوو لەبەرەوە من وا هەستەکەم گەڕانەوە بۆ نێو ئەو شوێنانە پێویستە بۆ ئەوەی کێشە کۆمەڵایەتی و ئابووری سیاسەکانمان هەڵگرێ زۆر باشە کاک شێخ چەند تیرەمان هەیە پانتایی کورد تاکوێ ئەڕواوەی کە بە پێی هۆزەکان چووکە لەم ساڵانەی ڕابردوو فیستیڤاڵی کەلهۆڕیەکان کرا کە سیرم کرد
کورە لە تورکیاوە لە ئێرانەوە کوور لەشت نازام لە یەک دنیا خەڵکیان هەبوو هەمووی کەلهڕ بوو ینی دەمت کەلهڕیش گەشتوەتە بۆ نمونە شیمالی ئێران نازانم کوێ تەنان دەڵێن لە ئێرانیش کردویانەتەوە و بەرکەواتە کورد بەمەی کە پەرتەوازە کراوە ئێستا بۆ نمونە پێم وایە 5,000 کوردمان لە کوێیت هەیە ینی بەم شێوازە ئێمە ئێستا ئەوەی کە تۆ کۆت کردوێتەوە پانتاییەکەی کورد تا کوێ ڕۆشتووە لەکوێ کوردمان هەیە چەند تیرەی کوردمان هەیە لە ئەساسا من پێم وتی ئەوەی کە من نووسیومە هەتا ئێستا 152 تیرە و هۆزی کورد بووە ئەمە تعبیر ناکالەوەی ئەمە تەواوی کورد بێ لەبەروی من ئەوەندە دەسم پێیگەیەوە ئەم کتێبەش بەردەوامە بە بینەران و بیسەران و خوێنەرانی ژەڵێم لە جەڵدی 2 و 4 هەر بەردەوامی لە نووسینەر بە ڕێزێکویستی پەیوەندیمان پێوە بکە ئەتوانین لە ڕێەوە ئەدرسەوە کە نووسیمانە بێت ئێمەش ناوی بکەینە ناو مێژووە کاک جەلال ئەگەر مێژووی کورد خوێنینەوە ئێمە بەهۆی ئەوە کە میلەتێک بین هەمیشە وەکو پێم وتی ژێر دەستە بین زۆرتر ئاوارە ئەبووین بۆی خەڵکی ڕعکا بە دوای بواری ئابووریا بە دوای سیاست هەڵهاتووە ئێمە سەردەمانێک بۆ لە سەردەمی سەلاحەدین و ئەیوبیا کاتێک کوردەکانی ناوچەی هەکاری و برادۆست کە خۆیان بەویستی خۆیان چوون بۆ فەڵەستین و ئێستا لە گەڕەکی قودس بەناوی ئەکرادەوە هەیە بۆ کورد شانازیە کە 25 ساڵ ئیمامی قودس کورد بووە ئێستش لە ئازار و بنەماڵە بەڕێزە ماون بۆ ئێمە شانازیە کە لە ئەردەنا لە دروستبوونی سەڵتەنەی ئەردەن و شانشینی ئەردەنا ئەو کەسانی کە پرس و ڕاوێژیان پێکراوە لە بواری سیاسی و سەربازیە هەمووی کورد بوون ئێسش چەندین بنەماڵی بەڕێز زیاد لە 40 بنەماڵی بەڕێزی کوردمان بەس لە ئەردەنا هەیە گەڕێکیان هەیە شاریان هەیە لادیان هەیە کۆمپانیانێ ئەمە ئەو وڵاتانەوەکو خۆت فەرمود لە کۆید لە بەلوجستان لە ئەفغانستان لە تاجیکستان ئەمانە کورد بە سەدان ساڵ لەم و پێشچوون ئێستا لەوێ نیشتەجێن و هەمویان خاوەنی کیانی خۆیان و خاوەنی بیرروڕای سیاسی خۆیان و هەتا تەسیریان لەسەر دروستبوونی ئەو دەوڵەتانەژ لەبەری زۆرینەن کەڵوڕەکانیش کە جەنابەت باست کرد ئەوان خاوەنی 200-300 ساڵ مێژووی حکومڕانین من کە پەیوەندیم بە سنتەری کەڵوڕەکان کرد لە سلێمانی کۆمەڵی برای بەڕێز داتا و زانیاریان دامێ خۆشم معجیبوون بەو مێژووە بەڵام بۆ باز نەکراوە زۆر جار ئێمەی میلەتی کورد بەوە خەڵەتێنراوین ئەگەر بیر و باوەڕێکی ئاینی جیاوازمان هەبێ یاخود مەزهەبێک لە کاتێکا کە خودی ئیسلام ئەوەی جێکردوێتەوە تا ئێمە کە ئەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەردەمی مەدینەیە کە کاتی حکمی پێگەێناوە جوولەکە لەژێر دەسەڵاتی حەساوەتەوە مەسیحیەکان بەل ئاسایی بۆ لەلای بەڵام ئێمە میلەتی کورد لەبەر ئەوەی زۆر جار معجیب بووین بە نایارەکانمان ئاینی پیرۆزی ئیسلامیان کردو بە چەکێک و بەرامبەر بە خۆمان بەکارهێناوەوە لە کاتێکا ئێمە زۆرترین زاناکانی جامعی ئەزهەر و حتا عولەماکانی سعودی کە کاگ ئەحمەدی شێخێکێک بوو لەوانە کە لەناو خودی مەدینە و مەکەیا خزمەتی کرد ئێستش لە ئازال کە کوردی ئێمە پێی ئاشنانیە شەقامە بەناوی کاگ ئەحمەدی شێخۆیە تونێلێک زانکۆیەک هەتا چەندین فندقیان لە جامیعی ئازار ئێمە کتێبەکانی مامۆسا زەڵمی ئەخوێندێت پێشتر کتێبەکانی مامۆسا موسەنیفی چۆڕی ئێمە سوودمان لەم ئەزمونە ئاینیە وەرنەگرتووە دەوڵەتانی جیهان سوودیان لێ وەگر خۆیان پێکرد بە دەوڵەت هەتا تورک و فارس و عەرەب هەموو ئەمانە بوون بە دەوڵەت بەڵام ئێمە بەداخەوە لەبەرەوەی ئەوەندە ترسانیویان دەستمان نەبردەوە بۆ قوڵایی ئاینی پیرۆزی ئیسلام چنێک لەگەڵ نەتەوەگانە گونجاوە بۆیە ئێمە زۆر جار ئەو عشیرەتە بەڕێزانەیە ئەو بنەماڵە بەڕێزانەیە ئەو نەتەوە جیاوازانی کە لەناو میلەتی کوردان حکومڕان بوون لەبەرەوە کە زۆر جار مایل نەبوون بەلای ئاینی پیرۆزی ئیسلامە بەڵام نمونەیەکی جوانیژیان پێشکەش بە حکومڕانی کردووە بەلامان و ئاسایی بۆ کە نەزانین بەڵام ئێتر کاتی ئەوە هاتوو ئێمە لەم کەناڵە پیرۆزەی پەیام و کەناڵێکی ئاینیە کەناڵێکی ئیسلامیە زمان حاڵی لایەنێکی ئیسلامیە حەق ئەو ڕەچەیە بشکێنین بۆ ئەبێت تەواوی وڵاتانی عەربی ئەوە جێبێتەوە لەگەڵ یانان لەگەڵ جوولەکە و یەهودی و نەسرانی و مەسیحی و کلدان و ئاشوریا بواری ئابووری کەسابەتیانەیە بواری گۆڕینەوەی فکر بیر و باوەڕی سیاسیانەیە ئێمە میلەتی کورد تاکەی ئەم ژێردەستەیە قبوڵکەین کە ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگەی بە منداوە لەگەڵ ئاشووری و مەسیحی و یەزیدیەکە کار و تیجارەت بکەم ئیتر بۆچی پێم بفرۆشنەوە لەسەر لە ڕووی زمانیا با بڵین شێوەزار و لەهجە ئەمانە هیچ بنکۆڵت کردووە تقریبا بەڵێ من ئەوەم کردو بەڵام زۆرینەی زمانی ئەتوانم بەهۆی ئەوە ئێمە کوردانی باکوور کرمانجن زۆرترین ڕێژەی کوردیش لەوێ هەیە ئەتوانم بڵێم زۆرترین زمانەکان کرمانجی بووە بەڵام زمان زۆرترین وتەبێژ و هەتا کەناڵەکانی ژیان بڵێم زمان حاڵی ئێمە کورد بەعام زمانی سۆرانیە لەبەروی زمانێکی سادە و ساکارە زۆرترین خەڵک گوێبیست تێبێ و لێی تێگا بۆ دەڵێ کرمانجی زمان ئەخر ئەوانیش بەشێکن لە کللتوری نەتەوایەتی من ئەخر بۆ مێستا دەبێت نابێ بڵێ کرمانجی و هەورامی نابێ بڵێ زمان دەڵێ دەبێ بڵێ شێوەزار ئاسایە ممکنە من لە وتنیا هەڵە بم شتێکی ئاسایە منیش مرۆڤم قابلیەوەم کە بەڵام لە کولەنا بەڵە شێوەزارەکانە هەمووی ئەچنەوە خزمەتی زمانی کوردی یا کللتوری نەتەوایەتی بەڵام وەکو کۆنی لەوەی کە مێژوویا باست کردووە کامیان کۆنن من وا هەست دەکەم زمانی سۆرانی کۆنترین زمان بێت چونکم
ئەگەر زۆر بگەڕێنەوە بۆ مێژوو مامۆستا کەریم زەندیش ئاماژەی پێ کردووە کاتێک کە حەزرەتی ئیبراهیم باوکی ئەنبیاە بە زۆرینی بەڵگەکان کە ئەویش کورد بووە لە وڵاتی ئێمە و لە زاگرۆسەوە ڕۆیوە بۆ کاری داوە و ئیرشاد هەتا بە منتیقی هەورامانە هاتووە و باسی کردو زۆر بە شێوەیەکی جوان و بە بەڵگەی عەقلی و نەقلی لە نێو کۆمەڵێ بەڵگەی هێناوە کە تەواوی وڵاتەکانی کەش باسییان کردووە هاتووە بچۆ بۆ داوە و ئیرشاد هەتا ئێشش بە نەوەکانی حەزرەتی ئیبراهیم ئەڵێن عەرەبی عەجەمی ناڵن عەرەبی ڕەسەن لەبەرەوە ئێمە تو ئەمڕۆی زمانی سۆرانی کۆنتترین زمان بێ ئەوەی کە من پێی گەشت بێتم چونکو مێژوو بەڕاستی خەتەرناکە من ناتوانم بیر و باوەڕی خۆم تەسبیت کەم لەسەری بەڵام ئەڵێم ئەوەی کە من بیستومە زۆر بە کورتی کاکشێر دەمێ بزانم دوای قسەت لەسەر کتێبەکەی خۆچی یاخۆدەوەی بکە پلانت هەیە بەرگەکانی تری پێ زیادکەی وەڵام من تەمەناکەم ئەم کتێبەی کە نووسیومە داوای لێبوردنم هەیە لە هەموو ئەو هۆزوتیرە و بنەماڵە بەڕێزانی کە دەنگم پێیان نەگەیەوە یا کەم تەرخەم بوون لە هێنانی یاخود وەکو ئاستی پێویست باسی جوانی و چاکیەکانی منەکردو ئەمە مرۆڤ نووسیوەتی قابلی کەم و کورتیە داوای لێبوردنم هەیە و داواکەم ئەوانەژی کە ناویان نەنووسراوە ئەمە مێژووە ئێمە ئەینووسینەوە گرنگ نییە لامان ئاینی چییە ناوی چییە سیاسەتی چییە گرنگ ئەوەی ئێمە چەقی کوردبوو نۆکو تا کردومانە بەوەی کە لەم کتێبیان ناوی بهێندێ بۆیە من لێرەوە تەمەناکەم خوێنەدانی ئەم کتێبە بە چاوێکی ئینساف و بە ویژدانەوە بیخوێنەوە هەڵو هەر هەڵەیەکی ژیان هەر تێبینی و ڕخنەیەکیانە بوو من بە سنێکی فراوانە لێوەگەم لە بەرەوەی منیش توانیمە مقدارێک لەو بیر و باوەڕێ یا لەو جهد و توانایی کە هەمە لە نێو کتێبخانەی کوردیا بتوانم لاپەڕەیەک یا گۆشەیەکی بچووک پڕکەمەوە و زۆر سپاسی هەموو ئەو بەڕێزانش ئەەکەم کە لەم 19 ساڵا بە تایبەتی بنەماڵەکەم خێزانەکەم کە هاوکاری باشم بوون هەموو ئەو سەرۆک هۆز و تیرە و بنەماڵە پیاوە سیاسیەکان بە تایبەتیش چاپخانەی چوارچرا و بەڕێز دکتۆر کەیوان ئازاد کە پێشەکی ئەم کتێبی نووسیوە زۆر سپاسیەکەم تەمەناکەم توانی بێتم لانی کەم پاداشتێکی ئەو چاکانیان بدەمەوە بە نووسینەکانیان و سوپاس بۆ ئێوەش کە دەرفەتێکتان بەخسان بتوانین لەسەری بدوین زۆر سپاس بە بەڕێز شێخ بورهان محەممەد خڕنووکی نووسەری کتێبی مێژووی بەشێک لە هێز و تۆرە تیرەکانی هەرێمی کوردستان سپاس کە میوانی بەرنامەکەمان بوون زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز دەچین لای راپۆرتەیە کە هاوکارمان ڕێناز ئامادەی کردو کە باز لە بەرهەمی برنج دەکات پێکەوە بینەری دەبین. یەکەم مسلمانی یابانی کێ بوو؟ دیارە بەداوای لێبوردنەوە ویتیە کە لە ئێستادا وەرزی دروێنەکردنی برنجە ئامادە نییە بۆیە کۆتایی بە پەیامی ڕۆژ دێنین سپاسەوەی کە بینەرمان بوون. خواتان لەگەڵ.